وەختتان وەخێر خەڵکی کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. نوێنەرە حکوومەتە حەلیم لە تارانە گفتوگۆیەکی کردگەتەکە NRT سەبارەت بە کەیسە کاک موستەفای سەلیمی شەید موستەفای سەلیمی بەر لەوەی کە من ئەمە لێ بدەم و قسەهای زد و نەقیزە ئەم ئینسانە دەربێرم چون مخاتەبەکانە ئێمە ئیستە تەواو ئەم کوردەوارە ئێمەسە و بەتایبەتی خەڵکی کوردی ئێمە لە ناو حەلیمی کوردستانە و بیسی کاسە حەلیمە ئیستە معلوم نییە کێوە کێس بۆ ئەوەی کە دۆستێ بە من وتی ئەم مەردمە نییە نگاهە تۆ ناناسن نییە نازانن دەریافتیان لە کوردبوون دەریافتیان لە مبارزە هەرەوەسە تا ئیمڕۆ بووگە و بەوە تێ ئەگەن خەبات و مبارزە یعنی چی بۆیە کەلامە ئێوە نافەهمن کاریگەرەکە ئیشی قسە بکەین. من بۆ خاتری ئەوەی بەردی بناغەی ئەمە دابنیم تا لە قسەکانە من کابرا تێبگا تا بفەهمێ دەردەکەوا لەکوێ مەجبورم بە هەر زوانێک کە ئەتوانم بە ئەندازەی عەقڵە تەرەف بە ئەندازەی عەقڵێک کە هیچ منتقێکی تیانە بە ئەندازەی عەقڵێک کە حتا ئیحساس ناناسێت غەریزە ناناسێت بە ئەندازەی ئەو عەقڵە مشت و مڕی خۆم بکەم تا مخاتەبە من تێبگا ئێمە خەریکین بەحسە چی ئەکەین چۆن ئێمە قسەکانە نازم دە باغدا ئەنین تیا تەناقوز پیا ئەکەین ئەمە بە دەردی چی ئەخوا بۆ خاتری ئەوە من لە ئەووەڵ و گۆرانیکی غنایی هەورامیتان بۆ لێدەم هەم معنی ئەەکەم و هەم ئێوە گوێ ئەگرن لە لەحنەکەی هەم پێتان ئێژم کارکردە ئەم گۆرانیە چییە. تەماشاکەن گۆرانیکی غنایی لە ئەشعار فولکلۆرە کوردی خەریکە جواب ئەداتۆ بە مەسئلەیەک لەگرا مەوجودە مەسئلەکە خۆشەویستیە عشقە ئینسانێکە بەرامبەر بە ئینسانێکی تر و ئەم عشقە و ئەم فراغە لەم ئینسانە دەردێک تەولی دەکا خۆشی نازانی چییە چۆن دەردێکە بەڵام سعیەکە محاولەکە بتوانێت ئەمە بە کەلام بێرێت تەسویرێ لەم دەردە دروستکە معنایەک بەم ڕەنجە بدات کەواتە عاشق لەگرا سعیەکە بە هەر زوانێک بە هەر دەسێک تەسویرێ با لەم دەردە تەسویرێ بدات لەم ڕەنجە کە ئەیکێشێت سەمەرەکەی ئەوێ بەچی ئەوێ بە گۆرانیکی غنایی فولکلۆر کە تۆ لە دەنگە کابرایەکە ABC لا شعور ئەم ئینسانە خەریکە ڕەوەندێ بەحسەکە من کارم هەست بەمەها چون ئێمە تێنە سەر ئەوەی کە ئێمە لە کامە منزەرە و باسە ئەمانە گەرەکمانە بکەین چۆن ئێمە فکرەکەین تەواو مەردەمە کوردە و ئەفەهمێ ئێمە چیێژین تێ ئەگا ئێمە چیێژین ئەمە گۆرانیە کە گویا لە ئیست بازڕەسیەکە مەفرەزە بە قەوڵام ڕەفیقانە سەباحە هەورامیان گیر هاورگە گۆرانیەکە ئێژێت لە ناو ماشین دانیشتگا و ئەم گۆرانیە ئێژێت خواهی کریشوچه نیتو جامل بیخه یعلم دقیشوچه نیتو تخامل بیخه یعلم گیان شمالیه اجنیست خواهناسه کعلم ئێشە و چەنی تۆ من بیخەیاڵم شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم ئیمشەو من لەگەڵ توە
بووم بە ساحێبی خەیاڵێک بی خەیاڵم خەیاڵێک لێم پەیدا بوو ئیمشەو من لەگەڵ تۆوە خەیاڵێک لێم پەیدا بوو شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم شەماڵیش گوێی لێ بوو ئەی بیست هەناسەکانە کاڵە من هەناسەی کاڵ تۆ وەختێک لە دەروونتا فعل و ئینفعالاتێ دروست ئەوێت ڕقەتە قەلبێ دروست ئەوێت ئەم دەروونە ئەم قەلبە زەرەبانی ئەچێتە سەر هەناسە بڕیاک تێتە دەر تۆ لە لەحازە فیزیکیوە تەحەولە تیا ئیجادەوێت هەناسە کاڵ تێ پڕ نایێت گەرم نایێت ناشی لە ئارام و قەرار نییە هەناسە لە بێقەراری تێتە دەر کەواتە ئیمشەو چەنیتۆ من بیخەیاڵم عاشق خەریکە دەردە خۆی تەسویرەکە سەعیەکە حەولە خۆی ئەدا چەنێ موەفەقە مهم نییە مهم سەری ئەوەسە ئەم دەردە گەرەکی زوان وا بکە ئیمشەو چەنیتۆ من بیخەیاڵم شەماڵیش ئەژنیش هەناسەی کاڵم وەزیەتە خۆی باسەکە وێدەی شەماڵی ئەژنی گیان هەناسێ کاڵێت خوا سەنتوریێ سیێنێ دەی وەزایێ لەی بێز ئاغمەژێنۆ نێوە دوریەکەوێ سڵتە متەقاعبە ئەم اتفاقە جا ئەمیانە کردگەوە دوا بە دوا خەیلی شتێکی بێمەفهومە دوا بە دوا متەقاعبە ئەم وەزعە کە من خەیاڵێک لێم پەیدا بێ لەگەڵ تۆوە کە بیرت تۆ ئەەکەم کە تۆ وایتە لامە سنتور سینەم بە زاویەڵەی بەرز مەژەنۆ نەواوی دووری وەسەد تەرز سینەی تەشبیهەکە بە ئاڵەتە موسیقیە سنتور کە وەزایڵەی بەرز و دەنگێکی بەرز نەواوی دووری مەعشوق ئەژەنێت لێ ئەدات هارمۆنی دروست ئەکا بە سەد تەرز ئەمە هەل لە دنباڵەی داستانە وەسفە حاڵەتێکە کە دەست ئەدا بە ئینسانێکی بە تەمەنا ئینسانێک کە تەمەنایەکی هەست ئێدامە ئەدات توا لە جۆگەوێ باخانی یان وەنەوشێ وەژێ بۆ دەی لەسەرێ ڵاخانجا چنوورێ لە جۆگەی باخان وەنەوشەی وەژبۆ لەسەر ئێڵاخان چنوور و شەو بۆ لە جۆگەی باخان وەنەوشەی خۆش بۆ لەسەر ئێڵاخان چنوور و شەو بۆ ئەمە ئیتر قابلە تەرجمە نییە نێگرە کە تەرجمەی بکەیت تێگەن خەریکە تەسویرێک لە جوانی زندگیەکە لە تەراوەتە زندگیەکە هەر لە وەنەوشەی خۆشبۆی ناوە باخەکان و تا چنوور و شەوبۆی سەر ئێڵاخەکانەوە خەریکە ئەم دنیا زندگیە کە هەست تەراوەت و جوانەیەکی کە هەست واتەیە خەریکە تەسویری ئەکا تێریەتیە بەرچاوە تەرەف هەر لەو خەیاڵە بۆ ئەمە دروسەکە دوای ئەوەی کە ئەم بێقەرارە و سنتور سینەی لێ ئەدات بعد چاوێک بەم دنیا ئەخشێنێت ئیژە ئەم دنیا زەریفە ئەم دنیا قەشەنگە وەکو ئەو وەسفەی کە کردی ڵاخان ئەم چنوورێ شەو بۆ جاوزێ بۆ کەرێمێ یان سەیرانوە وێمە توایی دێنیە تا سێر ئەو مەڵانیۆش ورزە باو کەرمێ سەیران و وێمە پێژێ هەڵسە با سەیرانە خۆمان بکەین لەم دنیا زندگی بکەین لەم دنیا
بۆ ئی دنیا تاسەر مانێش پێمان، ئەم دنیا تاسەر نادەن پێمان، ئەم فەسڵە سەوزە، ئەم فەسڵە تەراوەتە، ئەم فەسڵە زندگی و بۆ خۆشیە نامێنێت، دەرفەتێکە، لەحزەیەکە ئەم زندگیە، پرۆژەیەکە ئەم زندگیە. هەڵسە با ئەم پرۆژە بە یەک و سەیری تیا بکەین. ئەگەر تەوەجۆتان کردووە هەر لە تەرانەی کوردیە خاڵۆی ڕێبوارمان هەست. خاڵۆی ڕێبوار کێز؟ خاڵۆی ڕێبوار ئەو ئینسانە کوردیەسە وا خەریکە ئەڕوا ئەبوێرێت ژیانی خۆی لە پرۆسەسە بوونە ئەڕوات بەرەو کوردبوون. بۆیە ئەم دنیا دەرفەتێکە بەم جوانیە کە من و تۆ سەیرانی تیا بکەین، ئەبین ئەشکۆفێ شتێکی لێ دەرئەکەوێت، بێ با ئەم کارە بکەین. دوری بانەیان مەیلێکە سەری دڵێت خۆکەم شێماوڵ ئامان مەیلەکە تۆش بەری ئازیز دوور باونێ مەیلەکە سەردەن، کام شەماڵ ئامان مەیلە تۆش بەردەن. ئازیز دوور بێنێت مەیلە تۆ سەردە، ئەم مەیلە کام شەماڵ هاتگە مەیلەکەی تۆی بردەگە. کێ هاتگە ئەم حسە ئەم کششە بە زندگیە، مەیلە بە زندگیە، مەیلە بە بوونە لە تۆی سندگە، لێتی دزیگە بردگێسی. ئەم شەماڵە کێ بووگە چۆن هاتگە ئەم مەیلێ لە تۆ بردگە. خەڵ من ئەمە بۆ لێدا تماشاکەن عاشق بوون پرۆسەسێک بووگە، هەر کەسێ واردی نەبووگە. بۆ لە جامعی ئێمە فرەیەک لە مردم ئەم تەرانە غەناییە گوێ نادا. بۆ گوێ نادا؟ لەبەر ئەوەی ئەو مەسیرە عاشقی نافەهمێ. ئەو فیلمێکی پۆڕنی بۆ لێبە هەرچی شتە بۆی هەدەوێت. پێیان فێر کردگە سوارەوە نەوشەیە بێ لە خیابانە دوو بۆق بۆ ژنێ لێ بدات، تەواوە گەیگە بە تەختەخاو، پێویست ناکا خۆی شەکەت بکە. ئەو ئەسڵەن نازانێ عشق ڕۆمانتیک چییە، ئەو ئەسڵەن نازانێ هەدەف لەم عشق ڕۆمانتیکە چییە. بۆیە نە زوانی هەست باسی بکات، نە ئەتوانێ باسی بکات، نە پرۆسەیەکی هەستەی بکات، نە ها بە شوێنە هیچێکەوە. لەزا بەمانە نایژن عاشق. مەولانا لە داستانێک ئاژێ کابرایە حەزی بە ژنێکە کرد، فرە حەزی پێیە کرد. مەولانا جەلالدین محەممەدە بەلخی ئەوەی قونیە شەو بە هەزار دەردەسەر خۆی گەیاندە لای معشوق پێیوت وتی لەگرا دانیشە تا بڕۆم هەنێ کارم هەز ئەنجامی بەم و بێمەوە. معشوق کە چوو ئینسانە ئیدعاکونە عاشقی دانیشت. ئینتەزارەکەی کە تۆزێ توولی کێشا کابرا خەوی پیاکەوت. وەختی هەڵسیا دی گیرفانی مشتی گوێزی واتیە لەگەڵ تیکە کاغەزێکە. ژنەکە بۆی نووسا بوو تۆ مناڵی بڕۆ گوێزبازی خۆت بکە و دەردە عاشقی ناخۆی. بۆ من ئەمە خەریکم بەحسەکەم، بۆ من گەرەکمە ئەوەی حتا فکری نەکردگەسۆ، حتا سەوادی نییە، ئەلفبای مەفاهیمە ئینتزاعی نییە، بیکەم بە ئوموراتێکی بچووک شاهدی بۆ بێرم دەرک بکە ئێمە چی ێژین. تۆ کە عاشقی محاولە ئەکەی، تەلاش ئەکەی، ئەم حسەوا لە دەروونتا، ئەم شتەوا هەڵ ئەقوڵێ، ئەم شتەوا قەراری لێت بڕیگە، تەلاش ئەکەی بە زوانی بێریت، ئەی شوپێنی بە ئەم بە ئەو. تەلاش ئەکەی، نازانی چەنێ بەڵام تەلاش ئەکەی.
بۆ کەس ئمڕۆ تەلاش ناکە چون کەس ئمڕۆ دیاردەی عشق ناناسێ و ناچێ بە شوێنیە ئەو فکرەکە وەنەوشەیە سوار بێ دوو بۆق لە خیابانێکە لێ بە هۆڕین نێوێژن ئەتوانێت کەنیشکی هەڵگرێ و بیوا لە گۆشەی باخێکە سەفتە دۆلارێ وا لە گیرفانیە بڕشێنەوە ملی یەکتریە وە تەواو بوو ئەوە پرۆسەیە زندگیە بۆ کەسە عاشق نافەهمێت لەذا تۆ ئەوێنی ئەم تەرانەی غەنایی کوردیە کەس گوێ لێ ناگری گشتی حەزیان بە چییە؟ بە لۆتی بەرقی حەزیانە بە گۆرانی سەریعە هەڵە خات و داخات و حاڵیش ناوێت چی ێژێ کاورا حەزێتی بە بەند چی واتیا دەی هیچ دەی ئەم حەڵقۆن کە تۆ ئەکەی چی واتیا هیچ لەذا گوێ لەمە ناگری پێشە گۆرانی خاو حەزم لە سەریعە معلومە تۆ لەمە تێناگەی ئیستا بابێنە سەر مەسەلەیەشی تر وەختی ئێمە ئێژین ئەمانە کورد نین دەلیلی هەست کاورا فکرەکە چون ئێمە خەریکین بە زوانێک قسە ئەەکەین ئەحتماڵەن ئەو تێبگا منێژم چی کە تێناگا منێژم چی باوەڕکەن کاورا تێتەوێ نووسێژی من تێناگەم توێژی چی و باسی چی ئەەکەی تەبیعەتەن تۆ لە من تێناگەی تۆ ئەو کەلەماتەی کە تێتە سەر زوانی من ئەو جملانەی کە من ئەیچن مەلای یەکتری بۆ تۆ حەج مەفهومێکی نییە بۆ تۆ ئەسڵ نافەهمی کاورا ئەم شعرەی بۆ وتکە کاورای دەستگایی و نەزەرە تۆ کاورای مەسخەرە پاڵکەوتکە یعنی چی من ئەم شەو لەگەڵ خەیاڵە تۆ تەنیا نیەم هەڵەسم ئەچمە کازینۆیە هەڵەسم ئەچمە لەش فرۆشخانەیە یعنی چی من تەنیا بووم لەگەڵ تۆوە معنی نییە بۆ ئەو من نافەهمێ ئۆکەی ئەمانە ئێژن ئێمە کوردین تۆ چۆن کوردی و منیش کوردم تۆ کوردی 100 ساڵە ئیدعاءەکەی کوردی وە ڕەهبەرە کوردی و بۆ کورد مبارزە ئەەکەی نە ئێژی ئەم مبارزە چ شکلیە بۆ کوردی ئەەکەی نە ئێژی کورد کێس کە تۆ خەریکی مبارزەی بۆ ئەەکەی براکەم تۆ ئەگەر عاشق وای تا وەکو سەبا حەورامی دوو کۆپ لە گۆرانیت ئەدا بە باڵایام کووردە یعنی تۆ محاولەت ئەکرد ئەم ئازارە کوردبوونە کە تۆ هەست ئەم جەهانە کوردبوونە کە تۆ هەست تۆ محاولەکەی نەبتوانی تەواوی بێژیت محاولەکەی بێژیتی کوردبوون یعنی چی ناگەهان نازم دەباغ و پاڤڵ تاڵەبانی و مەسعود بارزانی و من و کاورای سنەیی و کاورای دیاربەکری کوردین بعد لەم کوردبوونە معلوم نییە چۆن کوردین باشە کورد زوانە کورد لیباسی کوردیە دەی ئێمە مشکلمان چی ئیسەتەکە یەکتری ئەگەر واسە تۆ مشکلت چیەتە کە کاورای پاسدارە تۆ بۆتە کە سەدام حسەینە شەڕا کرد تۆ بۆتە کە دەوڵەتە تورکیە شەڕەکەی تۆ بۆ بە عیدەیەک ئێژی جاش نسبەت بە کێ نسبەت بە چی کوردبوون مەگەر بێجگە لە هەندێن نەریت شتێکی تر زیاتر هەست من و تۆ کوردین چون پێمان وایە لە بەستەری یەک چیرۆک تێنە دەرەوە یەک چیرۆک بۆ ئێمە تعریف کریاگە ئێمە ئەوەسێتەوە قەی یەکتریوە کامەسە ئەو چیرۆکە نێستان ئەو چیرۆکە نەریتە ئەژدادیە ئێمەس وا زوانی نییە بێتە دەرەوە کاورای کورد هاوارەکە ژێمە غەڵەتە بەڵام نافەهمێ بۆ غەڵەتە پێشن چون زوانی نییە بیژیتی ئەزانن وەسە چی وەسە معمارێک وا ناتوانێت بە سوورەتە تئۆریک دانیشێ نەقشەی بینایەک بۆ تۆ بکێشێ حیسابی ڕیاضیاتە بۆ بکە بێژێ تۆ چەند تەن ئاسنە گەرەکە تا بینایەکی 4 تەبەقە بۆیتە سەرەوە بەڵام تۆ کابرایە تێری بێسەوات ئەو بە تۆ ئێژێ ئەوە نەم ئاسن بۆ بکڕا نایشتوانێ بە تۆ بێژێ بۆ دەلیلی چیە ئەوەنەی گەرەکە بەڵام بینایەکی 4 قاتی خاسە بۆ دروستەکە کاورای کورد ئەزانێ داستان خراوە بەڵام نازانێ چۆن خراوە
نافەهمێ چۆن خراوە بۆ چون ڕەوایەتێ لە کوردبوون نییە زوانی دەرنەهاورگە قسە ناکات نافەهمێ وەلەگرا ئەمانە کە هاتگن خۆیان دروست نەبووگن کاکە کاورە عاشق مەیلێ وا لە وجودیە محاولە ئەکا ئەم مەیلە بکا بە کەلام بیداتە دەرەوە تو کورد نەوجی تا ئەم کوردیەتە محاولەکەی بیکەی بەڕشتە کەلامێ بیدەیتە دەرەوە بێژی من ئەمە بۆیە فەرقەکەم تەکە کاورایی ئیستەنبوڵیە بۆیە تەکە کاورای عەرەبستانیە فەرقەکە من ئەمە تۆ ناتوانێ بێژی چییە تۆ ئەگەر پارچە لەم دنیا نەمێنی وەڕووتی بگەڕێی کورد نییە ئیتر چون متریە شاڵ و شاڵە سێگرێ ناکەیتە بەرە دەسماڵێکی حیزانە ناوەسیتە سەرە نایوەسی تۆ ئەمەیتە کوردیەتە نەماف فوی تێکریا چوو یعنی ئێمە بڕۆین کاورایە سوئدی بێرین فێری بکەین ئەم زوانە کە من قسە ئەەکەم بیکاوێتەوە کورد ئێمە فکرەکەین کووردە یا کوردبوون بڕێ نەریتە کە بۆ بە میرات بۆ ئێمە ماگەسۆ و ئێمە محاولەمان نەکردگە زوانی پێبین جا ئەگەر لەمە تێگەین ئەو جارتێنە سەرە ئەوەی کە ئێمە بە کامە پێوانە لە ئەمانە ئەدەین براکەم کاکەی کورد گوێ بگرە کاکەی کورد وا لە سلێمانی دانیشتی لە هەولێر دانیشتگی تۆ بڕۆ دانێ پارتی دانێ یەکێتی دانێ کۆمەڵە دانێ پێکاکا بێرە لەوێ دایبنێ بۆ من تا من بزانم ئەم ئینسانە بە چی ئەگیرێت بە کامە داو ئەگیرێت کورە قولاب بخەمە کوێی بخەمە دەمی بیخەمە چاوی بیخەمە لوتی بە کوێ ئەگیرێت مسلمانە تا بە ئیسلامەتی تەکیا قسە بکەم تا بە شەریعەت و فقه تەکیا قسە بکەم لیبراڵە تا بە ئەخلاق لیبراڵی تەکیا قسە بکەم کۆمۆنیستە تا بە کۆمۆنیستی و فەلسەفەی مارکسیزم تەکیا قسە بکەم تۆ کێی معلوم نییە من چۆن تەکەتوا تەرەف بووم درۆ لە تۆ دەربخەم معلوم نییە تۆ مسلمانی دەی دانیشە تا بە کەلامە محەممەد لەگەڵ تا بەرخۆردکەین نەمەوجودی تۆ لیبراڵی دەیدانیشە تا بە فەلسفەی ئەنگلا ساکسۆن تەکتا قسە بکەین تا بفەهمم بنەمای ئەخلاقی تۆ چییە تۆ چۆن بەشەری تۆ مارکسیستی دەیدانیشە تا بە فەلسفەی مارکسیزم هەر بە فەلسفەی مارکسیزمەکەی خۆت بدەمە بەرە پرسیار تۆ معلوم نییە چیەیت من چۆن تەکەتوا قسە بکەم کاکە کەسێ لە کەلامیا حکمی نەدا حکم گەلێکێ مەسئولیەت نەگرێت چون تۆ وەختێ حکم ئەدەی لەسەرە ئەکەفێ مەسەڵەن من تێم ئێژم ئێوە گشتتان بێشەرەفن جائشێ سابەتی بکەم ئێوە بێشەرەفن وەلێ تۆ ئێژی گشتی بەڕێزە لەبەرەوەی لەسەرە نەکەفێ تۆ لێت ئەپرسن دنیا چۆنەوێنی ئەو احتیمالی هەزوا بێت و احتیمالەکەی تر واسە و احتیمالەکەی تر ئەوەسە بۆ تۆ حکم نادەی لەبەرەوەی لەسەرە نەکەفێ چون نە دانشیت هەست نە سداقەتیت هەست نە ئەقڵیت هەست نە ئەوەیتە کە ئیدعاکەی هەی بۆیە تۆ حکم نایدەی درۆ ئەکەی لەم مژمۆڵیە خەڵکی ئێمەش مژمۆڵ ئەوێت خەڵکی عادی ئێمە بیر ناکاتەوە وێسیاگن بیری بۆ بکەنەوە فێری قسەیکەن تۆ ئەوێنی خەڵکی ئێمە گشتی گەوجانە قساکە هیچ کام پیاگ نەماگە گشتی بووکەسۆ نێرۆمووک یەکێ ناتوانێ بە حکمۆ قسە بکە کاکە تۆ پارتیت یعنی چی تۆ پارتی یعنی چی تۆ کەی لیبراڵی دەیدانیشە تا ئێمە بە لیبرالیزم لەگەڵ تا قسە بکەین کاکە من یەکێتیم تۆ چیت مارکسیستی بامە مارکسیستی تۆ ئیتر کورد نییە تۆ مارکسیستی چون ئەگەر کوردی جا دانیشە بە نەریتە کوردی تەکتا قسە بکەم دانیشە تا من پێت بێژم لە کولتورە کوردیە و نەنەریتە کوردیە
چی سنوور ئەبەزێنێت و تۆ بەچی سەر ئێشێ بقرتێت تۆ دانگ مەوزعت مشخص کە با من بزانم تۆ کێی لێ تۆ نازانی ئەمانە کێن کاکە خۆ من بە برزیلی قسە ناکەم خەریکم بە کوردی قسە ئەکەم بە کوردی دەست ئەوەم بۆ دار بۆ بەرد بۆ چۆلەکە بۆ گۆرانی بۆ شعر بۆ ئەوەی وا حەد لە توول عمریان نەیوت کە ئەلف بفەهمێ من چی پێژم ئەزانی تۆ لەکوێ تووشە مشکڵ بووگی کاکە ئەم ئاغا ئێژێ باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا ئەمە یعنی یەک سەرزەمین یعنی یەک کوردستان من خەریکم بە ئەدەبیاتە ئەمان قسە ئەەکەم نە بە ئەدەبیاتە خوام یەک کوردستان دەی ئەمە یعنی ئێمە یەک میلەتین یەک خاکین کوردستان مڵکە مشاع گشتمانە سروەتی هەروە کە لە نەهامەتەکەیە شەریکین لە خۆشیەکەیشیە شەریکین هەروە کە لە بەدبەختی شەریکین لە خۆشبەختی شەریکین یەک ملەتین یەک چیرۆکمان هەست یەک ڕەوایەتمان هەست کە تۆ وتە باشوور لەسەر ئەکەفێ ئەوجا تۆ غەڵەت ئەکەی بە من ئێژی ئێرانی تۆ بێجا ئەکەی بە من ئێژی ئێرانی تۆ خەیلی غەڵەت ئەکەی نیشتگەت هەس و پاسپۆرتت گەرەکە من بێمە سەرزەمینە خوام تۆ کێی تۆ مەگەر بەناوە کورد نییتە ئەوێ دەی تۆ دەنگی منە نییە دەی من تۆ بە کورد نازانم دەی من تۆ بە خائین ئەزانم من بڕۆم یەخەی کێ بگرم کاکە ئەم تەوەهمە وا دروستان کردگە لەم لاوە ئێژن ڕۆژهەڵات لەو لاوە بێشەرەف تۆ ئێژی ئەمە سنوورە و دەستگای حکوومەتە و قەوانینە بەینولملەلیە و سنوورە جوغرافیاییە تۆ خوات مەسخەرەی یا میلەت بەدەست تۆ مەسخەرەن ئەمە ئیرادەی ملی منە کە ئەم سنوورمە پێ قبوڵە یا پێ قبوڵ نییە کە من چوارچێوەی دەوڵەت میلەت قبوڵ ئەکەم یا نایکەم آخر تۆ ئێژی ڕۆژهەڵات کە تۆ وتر ڕۆژهەڵات ئەو جار تۆ بێجا ئەکەی لە سلێمانی من ڕەچاو ناکەی و قسە ئەکەی منیش بێجا ئاکەم لە سنە تۆ ڕەچاو ناکەم و قسە بکەم تۆ بێجا ئەکەی لەسەر سەرزەمین من لەسەر وڵات من لەسەر خاک من لەسەر کەرامەت من مامەڵە بکەی تۆ خوات ئێژی باشوور دەنا ئەگەر بیکەی بەو ئەدەبیاتەکەی ترۆ تۆ ئێراقیەکی تێ هەڵدریاگی تەجاوز پێکریاگی منیش بە قەوڵە تۆ ئێرانیەکی حیزم جا ئەو وەختە لە بەرامبەر یەکتریاوێسین ئەو وەختە من و تۆ تەزادە مەنافعمان هەست مشکڵاتم مەرزیمان هەست من و تۆ دوژمنین ئەو وەختە من ئێشێ بێ محاولە بکەم دەمە قۆپانەکەی تۆ لە پێ داکەنم کامەینە ئێمە تۆ چۆن بەڕاحەتی لەم مەسئولێتانە دەرئەچی چون تۆ حەج وەخت نەدوت کە کورد چییە تۆ ئەگەر بێژی کورد چیز لەسەر ئەکەفێ تۆ ئەگەر بێژی ئێمە کوردین و ئەم ڕۆژهەڵات و باشوورە دروستە من تۆ دائەنێم و تۆ هەڵەتەکێنم بە قەبارەی ڕۆژهەڵات لولی ئەکەمەیکەم بە حەڵقتا تا بخنکەی تۆ ئەمانە تۆ کۆمەڵە دموکرات پەکەکە پارتی یەکێتی قەڵام بەدەست هەمووتان یەکێکن بۆیە خەڵک سەری لێشێویاگە گشتتان یەکێک گشتیشتان بە یەک و ئێژن باکوور باشوور ڕۆژهەڵات ئێوە ئێژن بۆیە مستەفا سەلیمی وڕ ئەوێ گیج ئەوێ مستەفا سەلیمی لە نەریچ کوردی ئەژداد خۆیان ئەزانێت پیاک قەتڵیش بکە پەنا ئەواتە ماڵە مەرد دەرگا لێ ئەدا و پەنای ئەدەن وەکو ئینسانێ لە خەتەرا پەنای پێبردگە پەنای ئەدەن بۆیە تێتە حەلیمە کوردستان تۆ ئەیگریت ئەیوێ ئەیدێتە ئێدام تۆ ئەگەر کورد بوایتە و بدوتایە کورد چییە تۆ بدوتایە ئێمە باشوور نیەین مستەفای بەبەختی سەلیمی ئەم وەهمە لێی نەئەدا تۆ کوردی وەکو خۆی کاورا ئاشقە چۆن ئاشقە ئەوە نییە گۆرانی ئێژێ ئیشە و چەنی تۆ من بی خەیاڵم ئاشقە معلومە کوردە تۆ چۆن کوردی
ها کابراوە فرە قارەمان وایان و کاورا فرە کوردە کاورا شمشێرکێش وایان و کاورا کوردی قارەمان کوردە یعنی پیا و خاسی سەرکێشی کۆی لە نەبوونە کەس توغیان و یاخیگەری یعنی کوردیەت و ئەمە بە عەمەڵە خۆی سابتیە کرد کوردە مستەفا کورد بوو وەلێ تۆ نازم دەباغ تۆ حکوومەتە حەلیم تۆ ئەحزابە کوردی ئێوە کورد نین سابت یەکەمیستە چون ئەگەر کورد بوون ئایسە لە قسەکانە خۆدیەخە پێگرم بەو کوردیەتە کە من باسم کرد ئەگەر کورد کولتورە نەریت نەزوان ئەو جار ئێمە سابتی ئەەکەین لە نەریتە ئێوە ئێشێ دانە بەدانە بنرێنە سەر بەردێک و بەردێکی تر کە لەی سەرتان پانکەنەوە تۆ بۆیە لە من تێناگەین تۆ بێ لە مەوزعێکا مەوزع مشەخەسکە بزانم تۆ قولاو خۆرەکە دوا لەکوێتە وا لە ما تەحتا یا وا لە دەمتا تا من قولای تێخەم تا من تێخەم تۆ بێ بزانم کێی تۆ هاتکی ئێژی من کوردم یەکێتیە نیشتمانی حیزبی سۆسیالیستیە دەی پدەر سوختەمە چ ڕەبتی بە کورد هەست تۆ چۆن خەباتە بۆ کورد کرد تۆ خەباتە بۆ سۆسیالیست کردگە سۆسیالیستیش نییە دانیشە با لەسەر مەسائل مارکسیزم لەگەڵ تا قسە بکەین تا بزانم تۆ چ تێ هەڵدریاگێکی تۆ کێی من حیزبی دموقراتی چی لیبراڵی سەرمایەداری دانیشە بەوە ئیتر باسە کورد مەکە تۆ حیزبە کوردی یعنی چی کاکە من بە ئێوە وتم مێژن کوردها مێژن ئەکرات پەکەکەس حیزب دموکرات حیزە دموکراتە کۆمەڵە یەکێتی تێهەڵدریاگە کورد نییە کاکە مەیان کەن بە کورد ئەوەسە کاورا لە لیبی ئێژێ ئەکرات لەگرا چیەکەن کاکەوە تێهەڵدریاگێکی پێشمەرگەی ڕۆژی نۆکەری بارزانی و نۆکەری دەوڵەتی تورکی و دەوڵەتی ئێرانیە بە کورد چ ڕەبتێکی هەست ئێوە ئەم گشتە عەوەزیتانە بۆ کردگە بە ئادرسی کورد تۆ چۆن کوردی نازم دەباغ و ئەمەش کوردین کورە تۆ ئام زوانیشە ناتوانی قسەی پێ بکەی لاژە و مژە ئێژی بەرازی کەس لێو تێناگا چی ئێژی با بڕێنە سۆراغە نازم دەباغ بابزای نازم دەباغە حکومەت ئەوەڵەن تۆ ئێژی حکومەتە حەلیم کورە ئەمە 200 کاسە حەلیمە فقط یەک قاولەمە حەلیم نییە خۆ چۆن تۆ حکومەتە حەلیمی کوڕەکەی مەسعود بارزانی سەرۆکێسی برازاکەی ئیدعاکان نەخست وەزیرێسی نازانێت چه خەبەرە لەم حکومەتە حەلیمە تۆ ئەم حکومەتە حەلیمتە بۆ کێ دروست کردگە چۆن تۆ حکومەتە حەلیمی چۆن ئەو نازانێت تۆ خەریکی چی تۆ نازانی ئەو خەریکی چییە چۆن ئەو بەڕاحەتی پیاگە کوژێ و تۆ نازانی چۆن تۆ ئەتوانی بکوژیت و ئەو ئەتوانێ بکوژێت و کەس لەگرا نازانێ باسی کێ بکە ئەم ئیدعا ئەحمەقانە ئاخر فرە مهمە کاکە تۆ چۆن خەلع مەسئولیەت لە خۆ دەکەی نەچیروان بارزانی سەری ئەم قەزیە تۆ نخست وەزیرە حەلیمە کوردستانی تۆ مەشەیە کۆنفرانسی خەبەریت بدایە تۆ مەشەیە ئەزهارە تەئەسوف شەرمەندەگی سەرە بخستایەتە خوار داوات بکردایە لە نیروهای مسلحت خائنین و ئامرینە بەم کارە بگرن ئەی تۆ بۆ خەلع مەسئولیەت لە خۆ دەکەی تێ هەڵدریاک بە خۆت ئێژی نخست وەزیرە حەلیم دەی مەگەر ئەمە لە کوڕەی مریخ اتفاق کەوتگە ئەمە لە حەلیم مەگەر اتفاق نەکەوتکە دەی تۆ چۆن نخست وەزیری بەرپرسنیەی بەرامبەری ئەی بۆ لە پولی نەفتەکە و ئەلقابەکەەوە ئەیدەنەقەی خۆتان بەرپرسی ئەی چۆن هەیئەتە خارجیە کشوەرەکان تێ بۆ لای تۆ نخست وەزیری پرەزیدەنت بارزانیت
چۆن تۆ پرای مینستەر بارزانیت ئیستا چۆن تۆ بە عنوانە ئەم تایتڵەی کە هەست چۆن ئیستا تۆ مەسئول نییە لیژنە ئەهەنێری حەقیقەت بدۆزێتەوە تۆ حیچ خەبەرێکە نییە چۆن لیژنە ئەهەنێری وەختی حیچ دەسەڵاتێکە نییە وەختی تۆ خۆتە خەلعە دەسەڵات کردگە کورام خەڵکە ئەمە ئەفەهمیت کاکی کورد تۆ ئەمە ئەفەهمی تۆ یا گەوجی یا ئەحمەقی یا درۆزنی ئەفەهمی کاوراوە خۆیژێن نخست وەزیرە حەلیمە کوردستان ئەم حەلیمی کوردستانە ئەم حەلیمە نخست وەزیری هەست دام و دەستگای هەز وە خۆیان ئێژن حکوومەت دەی تۆ چۆن نێچیر نایی مەسئولیەتەکەی بگریتە ئۆهدە سەرۆکەتی هەڵدریاگەکەی حەلیم تۆ چۆن نایگریتە ئۆهدە ئەی تۆ چ سەرۆکێکی بێشەرەف ئەم خەنجەری ڕۆژی تنگانەتەوە دەردە کەیە خوات و دەردە ئەوە خوابی کەیتە ماتەحتە کورە کاکە من هەر بە ساختارەکەی خۆتان یەخەتان پێ ئەگرم نەبە کەلامە ڕاپەڕین نەبە کوردیەتە خۆمان نه هەر بەو ساختارە دروزنانە منافقانە فاسدەی وادات نیاگە ئیبنە فاسد تۆ چۆن جواو نایی تۆ کوراوە ڕۆڵەی تیانیە و کوردەوارە بێ دەمتان لێ بکاتەوە دەمتان لێ بکاتەوە بێژە کورە گەوا باوک تۆ نخست وەزیر و کوردستانی چۆن ئەم کارە اتفاق کەوت کە مەسئولیەتی نێ لەسەر شانی تۆ ئەی تۆ چۆن ئەتوانی پاروەزلەکان خەیتە خوارەوە بدڕێی بەناوە نخست وەزیرە کوردستان حەلیمە کوردستان ئەوە نیەتی هەڵدریاگەکەی تارانتان بەناوە نوێنەرە حەلیمە کوردستان قسەکە کورە براکەم ئێوە بازیە پولیسە خاس پولیسە خراو ئەکەن ئێوە هەر تکتان قەحبەی دەوڵەتە ئێرانن مشتی فاسد تاڵان چین ئالەوێ دانیشکن تۆ ڕەوایەتە کوردیەتە نییە بۆیە من و تۆ کورد نییە تۆ چۆن کوردی من کوردم چۆن من هەست بەوە ئەکەم تۆ گەوادی و تۆ لە دەست من خۆت ئەشاری تۆ فکرەکەی تۆ کوردی منیش کوردم ئەزانی من بە چێژم تۆ گەوادی من بە نەریتە کوردی و کوردیەت ئێژم تۆ گەوادی تۆ نە پیاگی نە شەهامەتە هەست نە کەرامەتە هەست نە عیزەتی نەفسە هەست نە دەرماڵە هەست نە سەداقەتە هەست نە ئەقڵە هەست تۆ حەج کامیان نییە دەگەوا تۆ چۆن کوردی منیش کوردم هەر بەو نەریتە کوردیەی ئێمە تۆ حیزێکی تێ هەڵدریاگی بەچکە ڕعیەتی ئێشە سەر بە بلۆک پانکەمەوە بۆیە تۆ نافەهمی لە من وازانتە دەمە قۆپان ئەەکەیتە پێ تۆ برای منی کورە من 100 برای وەکو تۆ 1000 شەقی تێ هەڵەدەم تۆ برای تۆ کوردی کورە سەیرە ئەم ئەحمەقە بکەن قسە ئاکا بە ناوی نوێنەر برای گیان هەر بین لەسەر قسەکەی خۆت ئاخر نازم دەباقت بێشەرەف تۆ چۆن بووگیتە نوێنەرە ئەمانە سەوادە دیپلۆماتیکە ئەقڵە تەرزە قسەکردنە یابوو عەلەفی من هەر بە کانتەکستە خۆتان قسەتەکە تۆ کینیاگیتی ئەوێ کەی تۆ نازانی قسە بکەی تۆ لە شوێنە مەقامە خۆتان نازانی قسە بکەی کورە ئێوە مشتی دەهاتی لەکوێ هاتگن لەم پۆست و مەسنەدی وادانیشن و نازانن قسە بکەن تو گوێ بگرە لەم ئەحمەقانە پرسیارێکت کە دەڵێ ڕاستی و دروستی ئایا جەنابەت لێت کۆڵیوەتەوە ڕاستی و دروستی ئەو پیاوە لە زیندانە و لە ڕابردووی خۆیدا تا ئەو ڕۆژەی گیراوەتەوە و ئیعدام کراوە چی بووە؟ ئەوەڵەن نازم دەباغە ئەحمەق تەواوە دنیا سێرکە دیسانەوە من بە ڕاپەڕین قسە ناکەم بە قەوانینە خۆتان وە دنیای ئەمڕۆ قساکەم تەواوە دنیا ئێژێ ڕژیمە جمهوریە ئیسلامی ڕژیمێکی غەیرە دۆمۆکراتیک سەرکوتگەرە کە هیچ مەوازنێکی مافە مرۆڤیە ئەم دنیای جوولەکە نابە بڕێوە یعنی تەمام ڕەئی تەفەحوس دادگا ئائینە دادڕەسێ ئێران باتەڵە
سەرکە نازم دەباق خاش گوێ بە نازم دەباق لە دوای ئینقلابە فەڕەنسا ئینقلابە کەبیرە فەڕەنسا لە قەرنە هەژدا ئەواخرە قەرنە هەژدا ملت هاتە ناوە وشەی سیاسەتە چون مردم بوونی پەیا کرد لە بەرامبەر زۆڵمە فەسادە حەقی هەز بدا لە حاکمیەت حتا لوی شانزە و ماری ئەنتوانت بە گیۆتین سەر بوڕێ پس لە بەرامبەر هەر ئەو جۆرەوە گەوات تۆ دەسە بردووە ئەسلحە وەختە خۆی ئەوە هەنووز ئەفرۆشیتەوە بە مردم تۆ دەسە بردووە ئەسلحە جاشە ئێران میت تەقەت لە سەربازە عێراقی ئەکرد تەقەت لە کورد ئەکرد تۆ دانەیە چەتە بووی تۆ دانەیە پیاوکوش بووی بەم تعبیرە کە تۆ ئیژیتی خۆت هەی خۆت ئەکبەر گەوادەکانی تەواوە حیزبەکانتان یەک لێک گەواتر تۆ کۆڵی تەوە بزانی ئەو کاورا چی کردووە بە دادگای جمهوری ئیسلامی من لەسەر سایتی BBC بە عنوانە سەنەدێکی ڕسمی کە BBC داتە دەرەوە دامنیاگە ئیتهامە مستەفا سەلیمی لێدان حملە بە مەرکەزە نیرویە ئینتزامیە سەقزە ئیتهامەکەی کە متهم بووگە و حکمیان لەسەری سادر کردگە ئیسبات بووگە مجرم شناختە بووگە تۆهمەت هەنووز سابت نەوگە ئەمانە ظاهرەن سابتیان کردگە ئەم ئاغا پەلامارە مەرکەزە فەرماندەهیە نیرویە ئینتزامیە شارە سەقزی داگە ئەوە جورمێکە کە ئیسبات بووگە بەسەری و حکمیان داگە هەر ئەو دادگای جمهوری ئیسلامی ئیتهامەکەی چییە یا بۆ عەلەفی تۆ بەشەری داستانە تۆهمەت تەکە ئیسباتا فەرقەکە متهم یعنی تۆهمەتی لێ دریاگە بۆیە ئەڕواتە قازی تا قازی بێژێ ئەم تۆهمەتە واردە یا وارد نییە جمهوری ئیسلامی تۆ ئەواتە دادگا فەسادە فی الئەرض برهمزننده امنیت ملی اقدام علیه تمامیت ارضی محارب منافق ئەمانە گشت ئیتهاماتە لێ دەدا تۆ ئیشی بڕۆیتە دادگا پێت ثابت بکە من بە سیستەمە خۆت خەریکم قسەت دەکەکەمە بەو سیستەمەوە تۆ دەعاکەی نوێنەریتی تۆ کی لەوێ داتینیاگە فەرقی بینی متهم و مجرم نازانی من لە پێشەوە لە بەرنامەکەی ئێوە وەکو مرۆڤێ باشە وەکو قوتابێکی قوتابخانەی جەنابی مام جەلال کۆرە تۆ لە هیچ کوێی دنیا ئەم کەرەکەرە نابیسی من لە پێشەوە لە ناو کاناڵەکەی ئێوە وەکو مرۆڤێ نەکاکە وەکو قالۆنچەیە قسە بکە وەکو کەرێکی قسە بکە وەکو حیوانێ قسە بکە وەکو مرۆڤێ کورە ئێمە سەر و کەلاو ئەوێنین ئەم زوانە ئەحمەقانە لە تۆ لەکوێ تیریتی تۆ كأنه ئێمە منی کورد ئەتوانم بعضێ ماوەقە وەکو کاوەڕیش قسە بکەم بەدە بکەم بعضێ ماوەقە وەکو بولبولیش بجری بێنم من وەکو مرۆڤێ وەکو یاروی کاورای تێ هەڵدریاگە ناسر ڕەزازی مەم کۆڵانە بە پەنجە ئەیوم من مثلێ ناسر ڕەزازی ئەرێ سەد باوکێ من ناسر ڕەزازیمان داوت کرد گەسەم بەرنامە تۆ ناسر ڕەزادی یان ناسر ڕەزازی نی مثلێ ناسر ڕەزازی من وەکو مرۆڤە کێژە تۆ مرۆڤی تۆ شامپانزەی تۆ ئەنتەری تۆ خوێڕیت تۆ وەکو حشترێ قسە بکە پەرسەک وەکو مرۆڤێ ئەوەسە زوانەکە ئەو زوانە حیزانەسە وا حیچی لێ نایەتە دەرەوە تۆ نافەهمی کاورایژێکی من وەکو مرۆڤێ قوتابیەکی مام جەلال دێ ئەم مام جەلالە ئەم قوتابەی وا لەکوێ تابیکەی نەچاوی قوتابی کامەسە قوتابە مام جەلال وا لەکوێ چییە ئەم جەلالەتی هەڵدریاگە چییە دەیکوا بێری با بفەهمین چی وت کە قوتابیە مام جەلال ئیستا ئێژێتی جەلال قوتابخانەی بووگە قوتابی ئیعدام بکرێ خۆشم هەموو جۆرە ئیعدامکردنە
مام جەلالە نەهێش سەدام حسێن ئیمزای بۆ نەکرد بۆ خەلەبانە تورکەمانەکەی ژوا بوومەکەی شیمیایی خستووە خوارەوە ئیمزای نەکرد هەناردێ دەرەوە حەزی پێ کرد وەلێ مستەفا سەلیمی ئەدەن و دار و ئیعدامی بکەن ئێوە نۆکەرە داگیرکەرانە ئەم سەرزەمینەنە هەر کە بێت لەم داگیرکەرانە ئەم مەردمە ئێوە بکوژێت لە بەینی بووە بە هاوکاریە ئێوە نۆکەرە دەرە قاپیەکەینی سەگە دەرە قاپیەکەینی بێشەرەف تۆ قوتابی جەلال هەلەوەوە وا کاورای قوتارە کردووە مەردمە کوردی کوشتو ئیستا تۆ شوێنە جۆرمە کاورا ئەگەڕی ماڵە مەردمی بردەگە کوا بڕۆ چواردانە لەو شاهیدانە بێرە تێمە سەر ئەمە تێمە سەر ئەمە قوتابی داوانی دیاریکراوی کە شایستەی ئەعدامکردن بێ لەسەر سیاسیەت کەسێ ئەعدام بکرێ مەحکوم ئۆکەی تاوانی شایستە کە شایستەی ئیعدامکردن بێ وانیە نازم دەباقیتی هەڵدریا گوانیە دەی خەلەبانەکە وا هەڵەبجەی بمباران کرد وا 5,000 ئینسانی کوشت بەدەسە ئێوە ئێشێ تبقە نەزەرە جەلالە تاڵەبانیە گەوادت شایستەی کوشتنوێت بۆ دەرباستان کرد مەگەر تۆ نایژی سەدام حسێن ئەنفالی کرد مەگەر تۆ نایژی سەدام حسێن وێرانی کرد 7,000 گوندی وێران کرد بارزانی دروست کرد شیمیایی هەڵەبجەی کرد شیمیایی بارزانی کرد ڕەوی ساڵی 91 کرد ما تۆ نایژی ئەمانە شایستەی کوشتن نەبوو سەدام حسێن جەلالە ورگە ئەو مانۆڤرەی بۆ کردە میزای نەکرد پیاگنە و ترسیا دانەیە لە عەڵەب هەڵسێتۆ تێڵایەکی تێبوو ڕێ تۆ چۆن ئەم تەناقوزە ئێژیت تۆ چۆن تەناقوزی وا دروستە کۆرە ئێوە هەروە مردمتان ئەحمەق کردگە مام جەلال بەڕێز بۆ حەزی لە ئیعدام نەبوو بەڵام ئیستە مستەفای سەلیمی ئیعدام کەوە دز و جەردە بووگە ئۆ جرمێکی کردووە شایستەی ئیعدامە ئەی تۆ خوات شایستەی چیت گەوا باوک تێمە سەری برای بەڕێز ئێوە ئەو چەند ڕۆژە هەندێک لە ڕاگەیاندنی چاواشەکاری و ئەو دەستانەی کە بە بەرنامە پلانیان هەیە بۆ ناشرینکردنی هەرێمی کوردستان و کۆرە تۆ هەر ناشرینی قێزەون حەلیمە کوردستان پلانیان هەیە بۆ ناشرینکردن حەلیمە کوردستان تێمە سەرە ئەو حەلیمە کوردستانە تا ئیستا تێ هەڵدریات تێمە سەری لە ناوی شایەتی نیشتمانی کوردستان و دەرگاشی کردوێتەوە کە هەموو لایەک پەلاماری یەکتر هەدەن بۆی هەر یەکە بستەلمێنێ کە چێ دڵسۆزترە بۆ کورد یا چێ خیانەتی زیاتر لە کورد کرد کورە گەوا باوک تۆ بێژە کورد کێستا من بە ئەو کوردبوونە سابەتی بکەم تۆ قەحبەی ئیبنە قەحبەی باوکە قەحبەز جەدە قەحبەز حیزب و قەحبەز ڕەهبەرە قەزبەق تۆ بێژە کورد کێس منزورت لە کورد کێس دڵسۆزە بۆ کورد ئەم دڵە چۆنە سووتێت کورد کێس نازم دەباغ من تۆ بە کۆنە قەحبە ئەزانم دەسم کەوی وە ساتور ئەنجنە ئەەکەم تۆ چۆن کوردی من کوردم بێ حرامزا بێژە کوردبوون یعنی چی با بڕێنە سەری حەلیمە وەکو حەلیمە کوردستانەکانە دیسانەوە دەحفێ وەکو مرۆڤی قسەی کرد ئەم دەحفە وەکو نێرەکەری قسەکە دەحفێتر وەکو کاوڕ ئەباڕێنێ ئەم دەحفە وەکو نوێنەری حەلیمە کوردستان قسەکە من وەکو نوێنەر من وەکو حەیوان من وەکو کەر من وەکو قاتر کورە حەیوان کورە کەر تۆ کێ لەوێتی دانیاگە ئیژی تۆ دیپلۆماتە مەردەمە کوردی تۆ کورە تۆ دانێ تارانی حەیتەرانە پێیەکە ئەحمەق تۆ تماشای قیافەی تەوسعە نایافتەی ئەم کاورا بکە لە تاران ئەو بەڵگانەی لامە وەکو حکوومەت و وەکو یەکێتی ئەم خاڵانە ئەمەوێ باسکەم یەکەم تۆ بلاخەرە حکوومەتی یا یەکێتیت ئەمە یەکێ تۆ چۆن و هەم وەکو حکوومەت هەم وەکو یەکێتی قسەکەی نێچیر ناتوانێ وەکو حکوومەت قسە بکە ناتوانێ وەکو نەخست وەزیر کوڕەکەی بارزانی مەسرور ناتوانێ وەکو سەرۆکەی هەرێم قسە بکە ئیستە لە مەوزوعە تۆ چۆن ناتوانی وەکو هەم حەلیم قسە بکەی هەم وەکو یەکێتی چۆن باش لەو ڕۆژەوە کە کوردی پارچەکانی کوردستان لە وڵاتەکانی خۆیان ئاوارە بوون بە سەربەرزی
تماشاکە کەرە کۆن لە کامە وڵات ئاوارە بووین کوردی پارچەکانی تری کوردستان یەک وڵاتە دەیتر چۆن ئێمە لە وڵاتە خۆمان ئاواراوین وڵاتمان ئێرانە تورکیا سووریاس عێراقە کەواتە تماشاکە من و تۆ کورد نیین تۆ کاورایەتی هەڵدریاگی عێراقیت من کوردم لە هەر کوێش دەسم کەوی وە بلۆک سەرۆپانەکەمە گەوا باوک چون تۆ خەریکی ئێژی ئێمە لە وڵاتەکانی خۆمان دەرکریاگین وەلێ تۆ ئێژی ئێمە کوردین چون تۆ ئێژی تۆ کوردی منیش کوردم دە ئەگەر تۆ کوردی من کوردم باشوورە و باکوورە و ڕۆژهەڵاتە ئەوە سەرزەمینە منە مەیلمە تێمە سلێمانی زندگیەکەم مەیلمە تۆ کێی خۆینی تۆ نییە تۆ چکارەی کوردی پارچەکانی تر ئاوە منافقیە ئەوەڵیەکەیەسی لۆلا ئەژێ لە وڵاتانی ترەوە گەماڵ باوک من بلەخەرە کوردم یا ئێرانی من تورکیەیم یا ئێرانیم ئەو بەڕاستی واقعەتێکەکەی و ئێمەش قبولیەکەین تۆ خەیلی قەڵاتەکەی قبولیەکەی تۆ خەیلی بێجاەکەی وەڵدەفێژی باکوور باشوور ڕۆژهەڵات لۆدایژە ئیشی قبولیکەین و یاسای نێودەوڵەتی و ئیشی قبولیکەی واقعەتە و ئەرزی واقع و ئێرانە خەیلی قەڵاتە کرد بێشەرەف لە ئەوەڵە مشەخەسی کە تۆ عێراقیت من ئێرانیم ئەو جار شەرع خۆمانەکەین بە عێراقی و ئێرانی بوون شەرع خۆمانەکەین حرامزای وەڵە دەستزنا تۆ لەگرا منافقیەکەی بە قەوانین تۆ عێراقیت حرامزا بەڵام بە عاتفەوەتی من بگەوجێنیت و بتوانی بە شارە سنا تێپەڕی بڕۆی بۆ نۆکەری عەلیە خامنەی بۆ ساکلێدان نەگەوە باوک وەختێ بووی تۆ عێراقی پات خستە ناوە شارە سنە دوو ڕۆڵەی سنەی وە چەقۆ کاڵدڕەکەن حەد لە ماتەحتۆ وەکو حەیوان ئەدگورن تۆ ناتوانی تێپەڕی کوردین و براکوژی نەکەن نە تۆ برای ئێمە نییە قەحبە باوک تۆ برا نییەی و ئێمە تۆ بە برا نازانین تۆ کوردیش نییەی چێ داستانەکە وا لە ئەگرا منافقیەکە وا لە ئەگرا ئێمە ئەگەر کوردین چۆن لە وڵاتە خۆمان دەرچووگین دێ ئێمە لە بانە هاتکینە سلێمانی چۆن وڵاتە ئێمە نیە وڵاتە دۆست دەباغەتی هەڵدریاک بە ئازادی لە هەرێمی کوردستان ژیانیان بۆ دابین کراوە ئازادیان بۆ دابین کراوە ئارامیان بۆ درۆکەی وەکو سەگ مەسادیقە ئەم ئازادیتە بێرە بزانم چۆن ئەمانە ئازادن ئەزانی ئازادی چین تێ هەڵدریاک ئازادن گوڵە سووربانە یەکتری ئازادن فعالیەتە مەدەنی بکەن ئازادن ئێعتیسابات بخەنە تەوەسوتە سپای پاسداران ئازادن کەمپ دابنێن هیچ کارێ نەکەن پاڵ بەنەوە بۆی ئازادن کە نیشکە مەردم بێرن بیکەنە جندە بیخەنە ناوی سلێمانی ئازادن بۆ کاران ئازن کوا مەسادیقە ئازادیەکە بێری یەک مستاق دوو مستاق سێ مستاق چوار مستاق تۆ 275 نەفەر ترۆر کردەگە ترۆر کردگە لە توی ساڵانە ڕابردووە ئازادە چین مستاقەکانە بێرە کۆرە تۆ منەت بەسەر کیا ئەفرۆشی تۆ منەت بەسەر کی ئەەکەی تێ هەڵدریاک یەک نەفەرە بێرە لە سەقز و بانە و سنە کوژیا بێ بەدەسە مردمە بەدەسە ئینسانە کوردی یەک نەفەرە بێرە بێری دەی مردم ئێمە فەقیر نەبوو برسی نەبوو دەستەنگ نەبوو بۆ نەهاو تۆ پێنێ بۆ حیزبی بەعس و $10,000 بۆ نەها ئەم کارە بکە کۆرە کوڕە حەیز تۆ کەی کوردی بە ئازادی لەم حەلیمە دانیشتگن تۆ بە ئازادی کاورا لە جەسرە تێتە ئەوێ بە ملیۆن لەوێ دانیشە شروعەکەیتە خایەماڵی پوڵە ئەم مردمیانە پێ ئەدەی تۆ لە پردی هەفتەی گوزەشتە عەرەب تەجاوزیان کرد بە ژنێکی کورد دەنگە دەرڕەها گەوا باوک منە دەخاتە سەر ئەوە بە مەلاین هاتکردن لامان کوا مەسادیقەکانی بێرە ئازادی ئیشکەن بە ئازادی دەوڵەتە ئێرانیت بۆ تەبلیغکەن و بە ئازادی تۆ حوسێنی ئیمام خومەینی دابنێ و بە ئازادی ناتوانن پیچۆکەیە بەندە قونسوڵی جمهوری ئیسلامی بە ئازادی بێرە مەسادیق بێرە 1 2 3 4 5 هەڵیدە ئەمانە بە ئازادی توانی گیانە مبارزە بکەن بەر عەلەیه داگیرکەرانە ئەم سەرزەمینە کوردەوارە ئێمە و تۆ داڵدە داگن و تۆ قارەمانانە وێسیاگی و تۆ فیشەکە کێشاگە حەیزی حەیز باوک تۆ ئێژی لەبەر ئەوەی پەلامارە قومان نەدەن و من لە کورسیەکەم لانەوەن و لاوەتخوا دەوڵەتی ئێرانی تحریک مەکەن با جووسکە بۆ قومانەوە تۆ ئێژی مەگە تۆ نایژی لاوە دولارە پێدەمون ژنبازی بکە و بڕۆ بۆ خوات و لەگەڵ دەوڵەتە ئێرانیا و دانووسان بکە و سیاسەت و فاسدی ئیبنە فاسد کووە مەسادیقە ئازادیت کووە هەروە لە خۆی و فڕێ ئەدا
پرسیارێک کە دەڵێن ڕاستی و کوردستان و هەروەها لە ناوی شایەتی نیشتمانی کوردستان و دەرگایشی کردوێتەوە کە هەموو لایەک پەلاماری یەکتر هەدەن بۆی هەر یەکە بستەلمێنێ کە چێ دڵسۆزترە بۆ کورد یا چێ خیانەتی زیاتر لە کورد کردو. من لێرە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە تاران ئەو بەڵگانەی لامە وەکو حکوومەت و وەکو یەکێتی ئەم خاڵانە ئەمەوێ باسکەم. یەکەم باش لەو ڕۆژەوە کە کوردی پارچەکانی ئەم سەرزەلە وەکو حکوومەتە خۆی عینە حکوومەتە حکوومەت ئەمە ئامەسە سێریکەن ئەمە ئێستا وەکو حکوومەت قسەکە کوردستان لە وڵاتەکانی خۆیان ئاوارە بوون بە سەربەرزی بە ئازادی لە هەرێمی کوردستان ژیانیان بۆ دابین کراوە، ئازادیان بۆ دابین کراوە، ئارامیان بۆ دابین کراوە و ئیش و کارەکانی خۆیان لە ڕووی چالاکی سیاسی لە ڕووی چالاکی فەرهەنگی کۆمەڵایەتی دەبەنەسەر. ئاها ئیش و کارەکانی خۆیان لە ڕێگەی چالاکی مەدەنی و سیاسی ئەبەنەسەر چ شکلیە چ شکلی ئەم چالاکیە چ شکلی ئەم چالاکیە ئەزانین تۆ چۆن چالاکی دەکرد خاز گوێ بگرە نازم دەباق تۆ هەر ئەو گەوا باوکە نەویت سپای قودسە جمهوری ئیسلامی هەڵگرت برتە کەرکووک وا لە بیرتا وا لە بیرتا ڕوویندان لە پالایشگای نەفتە کەرکووک سپاو برد ئیستە ئێمە ئەتوانین بین لەوێ لە تۆ ئەسڵحە بسێنین بڕۆین بین لە پالایشگای نەفتە ئەسفەهان ئەتوانین ئەمە ئازادی ئیتر ئەتوانین ئەو کارە بکەین یا ناتوانین ئازادین لەوێ بمانکەیتە فاحشە ئازادین لەوێ بە دۆلارەکانە تۆ سنە و کرماشان و سەقز بکەیتە فاحشە ئەرێ ئازادین بۆ ئەو کارانە فعالی چالاکی سیاسی من کامس چالاکی سیاسی من ئەوەسە تۆ ئیبنە گەوادێشە بتۆپێنین چالاکی سیاسی من ئەوەسە تۆ سەرزەمینی ئێمەت بە باد داگەوێشە تۆ بتۆپێنین دەتوانم چالاکی من ئەوەسە تۆ تەکی داگیرکەر ئەم سەرزەمینە و ئەو خاکە و ئەو مردمە خەریکی ڕێەکەوی و مەعامڵاکەی لەبەرەوەی خۆت بپارێزی ئەتوانیم لێو بەم ئەو پێشن چالاکی تۆ بەشیەژی چالاکی ئەوەی وا تۆ تعریفیەکەی تۆ سپای پاسداران تعریفی بۆ دەکاتەوە ئەوێ تۆ چالاکی نابێت تا من پێ دەبێژم چالاکی یعنی چی چالاکی ئەو کارەسە وا کاکە مستەفای سەلیمی کردێکی تۆوە دز و جەردە ناوی ئەوەی مستحقی ئیعدام کردن ناوی ئەوەی ئەوە چالاکی و عملە ئینقلابی و کوردیە و ئینسانە کوردیە و ئێمە پێمان قبوڵە تۆ بە دز و جەردە ناوی ئەوەی حیز و دز تۆ بەوە ناوی ئەوەی وەکە هەزارەها تا ملیۆنیش خەڵک ئاوارە بۆ لە کوردستان ئەواتەوە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی کردوێنەتە بەر ئەمە لە لایەک نابێت زۆر وەختە بەدەم لای دووهەم وەکو یەکێتیش هەرێمی کوردستان بەرگری لە کێ کردووە لە کێ کردوێتی بڕۆم فیلمەکەی حاجی کازمی بۆ دابنێم تۆ ئەرتەشی سپای پاسداران هاوردە ئۆمق کۆیە با لە حیزبی دموکرات تۆ هاوردە تۆ هەر لەو شارە بە سەدان ئینسانەدا بەر تەرۆرکردن و کوشتن تۆ پاساو هاوردە و تۆ نانیە و پول نییە و چ بکەن و خەڵک برسیانە خەڵک لە کرماشانیش برسی و تۆی نەتۆپان نازم دەباغ لە کامێران برسی و تۆی نەتۆپاند برسی بوو لە سنە پولی سیگاری نەبوو تۆی نەتۆپاند بابا دەکرد بەم قاوەخانانە هاتی و ئەچویت کە بابە ئەخوارد پوڵە وەزارەتە ئیطلاعات و سپای پاسدارانە گرملە کردووە پوت گەماڵ باوک لە جەردە بووی لە دز بووی لە تەجاوزگەر بوویت شەرواڵ پریتە بووی گەوا و باوک بوویت ئێستا بۆ ئێمە چوارچێوەی خەبات تعریفەکەی تۆ ئەکەوتیتە بەر سپای ئێرانی تۆ خەڵکی هەڵەبجەت 5,000 دا بە کوشت خەڵک گەمارۆدا نەیەتە دەرۆست سەدام حوسێن بەشیمیایی لێ بدات تۆ بەحسە جنایەتەکەی تۆ جنایەت ئەناسی با تۆ کوردی ئێمە کوردین بێ کورە کاورای فەحە تۆ کوردیش نازانی قسە بکەی بێ ساعەتێ دەرمەوردە مەسائب وە کوردبوون قسە بکە کوردبوون چییە بێژە من وا کوردم وا ساعەتی قسە بکە کوردبوون یعنی چی ئەها من زوانم و ئاگر تێتە دەرەوە ئەها و ئازار تێتە دەرەوە کوردبوونە ئازاری هەست ئەوە کوردبوونەوە نە دۆلارە کورە پارسەک تۆ کورد نیەی تۆ ئیبنە دۆلاری تۆ ئیبنە تەجاوزی تۆ ئیبنە ناوگەڵی
تۆ ئیبنە مراوداتی، تۆ ئیبنە زەدوبەندی، تۆ بەچکە جوولەکە معلومیە تۆخمە کێی تۆ کوردی. کورد ئائیستە دەم واکە زووخ تێرێتە دەرەوە لە کورد بوون، لە هاڕیان، لە بێ سەرزەمین بوون، لە بێ عزت بوون، لە بێ دەسەڵات بوون، لە بێ کەرامەت بوون لەمانە بێژیان کورد بوون چه شکلیە. ئەوە نییە ئێمە تا ڕەگی ملمان ئەداتە دەرەوە هاوارەکەی نێژین ئیبنە قەحبە تۆ کورد نیت، تۆ کورد نیت، بێ بزانم ڕەنگە دەردەکانە تۆ چه شکلیە، چه شکلیە ئەم کوردبوونە، چه شکلیە. شمانی کوردستان سەروەریەکانی جەنابی مام جەلال لەوەی کە بە بەندە نامەی نال بۆ سەرۆک کۆماری ئێران بۆ ئازادکردنی کورە تێ هەڵدریاک تۆ بازە حەبیبوڵڵا لەتیفی ئەەکەی. سەرۆک مام جەلال بە بەندە نامەی هەنارد بۆ سەرۆک کۆمارە ئێران. ئەوەڵەن حیز و دەز سەرۆک کۆمارە ئێران هیچ کارەس لە مەسەلەی قەزاییە. دەستگاهە قووەی قەزاییە لە ئێران وا لە ژێرە نەزەرە بەیتە ڕەحبەریە و وا لە ژێرە ئێرادەیە بەیتە ڕەحبەریە. سەرۆکە دەستگاهە قەزا و دادە ئێران، قازی القوزاتە ئێران عەلیە خامنەئی مشەخەسیەکە. ڕئیس جمهوریش بارهاوت کێسی لە ئومورە قەزاییە هیچ کارێکم پێ ناکرێ. ئائیستە حەسەن ڕەوحانی براکەی وا لە زندانی جمهوری ئیسلامیە ناتوانێ برای خۆی بەربا، براکەی خۆی بەربا. براکەی جەهانگیریش وەزیرە کشوەریش وا لە زندانە، کەس ناتوانێ بەریان با. تۆ چۆن بە نامەی جەلالە تاڵەبانیەتی هەڵدریاگە توانیت حەبیبوڵڵا لەتیفی ئازاد کە حەبیبوڵڵا لەتیفی ئیستەیش لە گۆشەی زندانە خەریکە دا ئەپۆسێت. حەبیبوڵڵا لەتیفی بەر لە نامەکەی سەرۆکت تۆ خۆی ئستیغفاری کرد و تەوبەی کرد و بۆیە کردیانە ئەبەد بۆی. تۆ ئیسەگرەکتە بیکەیتە کارنامەی خوات نامەت بردگە بۆ سەرۆک کۆمار و جەلالە وەرگەی تێ هەڵدریاگە سەڕۆک مام جەلال. لەتیفی کە زندانی سیاسی بوو و مەحکوم بوو بە ئیعدام باش و هەروەها هەوڵدان بۆ هەڵگرتنی حکمی ئیعدام لەسەر رامینی پەناهی و لە درێژایی خەبات چەندی هەوڵدان بۆ هەڵگرتنە ئیعدام لەسەر ڕامینی حوسێن پەناهی دەی هەڵتان گرت، دەی ڕامین ئیعدام نەبوو. ئێوە بیشترین کارتان ئەوە عەبەی موحتەدیە و تۆزێ بیخەنە دواوە چیتان کرد ڕامین ئیعدام بوو. دەی چی هەڵدریاک تۆ ئەماکەی بە منەت بەسەر ئێمەوە، بەسەر ملەت کوردۆ، بەسەر مبارزاتە ملەت کوردۆ تۆ ئەمەکەیتە منەت. خوێڕی کاورا کوژیا ئیعدامیان کرد تۆ نەت بڕ یەک نەفەر نجات بەی، تۆ یەک تیم کۆماندۆت نەبووە و زندانانە واکەی و خەڵکت داڵ دەبەی. کورە تۆ کاورا جمهوریە ئیسلامی دەری زندانی کردگەس و بەرنامەی هەست، تۆ تێریتی لەوێ ئەیگری ئەیدەی تۆ دەستی جمهوری ئیسلامی ئیعدامی کاتەوە. تۆ ساداچی و پشتیوانی بۆ کوردەکانی پارچەکانی تری کوردستان. ئایا هێزێک ڕێخستنی خاوەنی ئەو سەروەریانە بێت دەکرێت ئەمڕۆ لەم بارودۆخەی ئێستاکەدا کە هەموومان سەروەری تۆ هەر ئەزانی حیز سەروەری یعنی چی؟ هەڵیان بژێرم سەروەریەکان و تاریخت. کورە تۆ ئێژی هێزە کوردیت، ئەوەنە تعریفی ناکەی چۆن کوردی. تۆ نەمعلومە سۆسیالیستی، نەمعلومە لیبراڵی، نەمعلومە ئیسلامیت، معلوم نییە چیت تا منی خە بە تۆ بگرم بە تۆ بێژم تۆ چەنێ فاسد و گەوادی. تۆ ئێژی کوردم، دەی بە کوردی بەو پێوانەی کە ئێمە کورد باس ئەکەین لەسەر نەریتە کوردی. تۆ قەحبەی ئیبنە قەحبەی خائنی بێشەرەفی ئێشێ سەرە بە بلۆک پانکەنەوە. تۆ کورد نیی، تۆ چیت حەفی؟ تاریخ سەروەریە یەکەتی پارتی پەکەکە. سەروەری بەسەر کیە؟ بەسەر دوژمنە یا بەسەر کوردە؟ بەسەر کیە؟ سەروەری بەسەر کێ؟ ڕازەکەی تۆ ئەنفعلە نەکرد، ڕازەکەی نە ئەسڵەن کارە تۆ نەبوو شیمیایی هەڵەوجەنە، تۆ نەبووی، نا تۆ نەبووی لە بین ساڵە 91 93 تانەوە 68,000 نەفەرە داوە کوشت. ئەمە ئەسان تۆ نەبووگی، تۆ پڕی لە سەروەری بەسەر کوردەوە. وەلێ ڕەهبەرەکە ئەچێتە سەر قەورە خومەینی ئەگری دێژێ باوکم بوو،
نەمانەزانی کەی لە کەربەلا دایکی وەسیغەی خومینی دەرات کە کەی ئەگریاوە سەر قەورەکەی خومینی و تاجە گوڵینەی دانیایی و باوکم بوو. جەلە ورگە. جارێکت کە دەرێ ڕاستی و هەروەها هەوڵدان بۆ هەڵگرتنی حکمی ئەدام لەسەر ڕامینی پەناهی و لە درێژایی خەبات چەندین چالاکی و پشتیوانی بۆ کوردەکانی. کورە درێژایی خەبات یعنی چی؟ کامە خەبات؟ کورە تۆم قسانە ئەیکەی ئیشی بی تەوزیحی بە یعنی چی؟ کامە خەبات تۆ کردگتە؟ تۆ کامە خەباتە کردگە؟ تێمە سەریستە پارچەکانی تری کوردستان ئایا هێزێک ڕێخستنی خاوەنی ئەو سەروەریانە بێت دەکرێت ئەمڕۆ لەم بارودۆخەی ئێستاکەدا کە هەمومان بە دوای پاراستنی مافی مرۆڤ زۆر باش کاک ناسم کارێکیوە ئەنجام بدەین. ئەم مێژووی کە باست کرد بە دڵنیاییەوە ڕەنگە بۆ هەر تاکێک بەتایبەت بۆ خەڵکانی کە وەلای حزبیان هەیە بۆ یەکێتەکان ڕوون بێ. بەڵام من دەمەوێت بزانم ئەویش تاییدی کرد. کاورای خەبەرنگایش تاییدی کرد. هەرکە ولا حیزبی بێم شتانە بۆی ڕوون بێ. کامەی بۆ ڕوون بێ؟ کاک نازم لەسەر ئەساسی ئەم تاریخە دەڵێ دەکێتی شتی وای لە دەست نایە یان حکوومەتی هەرێم سنووری هەرێمی کوردستانە یان حەقیقەتەکە چۆنە؟ ئەخەویستم تەواو بکەن کەواتە ئەبێ حکوومەتی هەرێم یەکێتی نیشتمانی کوردستان بە دوواداچوونی ڕاست و دروست بکە بۆ ساختکردنەوەی ئەم ڕاستیانە کەوانیە. چەندین بەڵگە هەیە بۆ ساقکردنەوەی ئەم ڕاستیانە کەوانیە. ئەمە یعنی چی؟ کورە بابەجان تۆ ئەتوانی ئەسڵەن قسە بکە ئێمە بفهمین تۆ چیەژی بۆ ساقکردنەوەی ئەم ڕاستیانە کەوانیە؟ ئەم ڕاستیانە وانیە کامەسەم ڕاستیانە وانیە؟ ئەم مردمە ئەفامێمە چیەژێت؟ کە ئەم بەڵگانە دەیسەلمێنن بەداخەوە پیاوە ئەعدام کراوە خوا لێی خۆش بێ بەڵام یەکەم سیاسی نەبووە. سەرەتای دەست تۆ تێ هەڵدریاک سیاسیت؟ سیاسی یعنی چی؟ دانەیەک لەو حەلیمە کوردستانە بەناوە کار بەدەست، دانەیەک ئیبنە گەواد بێ بڕوا لە تەلەڤیزیۆنێ دانیشی 1 سەعات دەرمەوردە سیاسی بوون قسە بکە یعنی چی؟ یعنی ئەم ئینسانە لە مقابڵە زۆڵم هوێ سیاگە بەمە ئێژی سیاسی؟ من ئیسە تەوزیحم دا بۆ تۆ. کەسێ لە جامعەیەکە فەقیر وێ، کەسێ لە جامعەیەکە دەرەتان و مهڵەتی نان خواردنی نەوێ، کاری نەوێ، سەرکوت بکرێت لە مافی ئینسانی، لە حەقی حەیاتی، لە حەقی ئازادی، لە حەقی مالکیەتی بە دوور بکرێتەوە. ئەم کەسە ئەگەر بترازێت و با لە حاکمیەت سیاسیە یا سیاسی نییە بە گوێرەی تۆ، یا سیاسی بە نەزەرە تۆ قەحبەی دەوڵەتانە منتەقە بوونە کامیانە منزورتە. ئەگەر بەو تعبیرە منزورتە کە تۆ سیاسیت قەحبە، نایمە حیچ کامان سیاسی نییە. سیاسی یعنی قەحبە بوون، یعنی دائیمەن لنگ و هەواویت وە دەست خەڵکیەوە. تۆ منزورت ئەوەسە؟ نا. بەڵام ئەگەر منزورت ئەوەسە دانێ لە بەرامبەر زوڵما قیامی کردوێت کە لە بەرامبەر زوڵما بیوسێەوە با لە زاڵم، ئەوە بەو مەفهومە ئێمە سیاسی بوو. بەڵام بە مەفهومەکەی تۆ نییەین. سیاسی بوو یعنی چۆن بوو؟ ئیشی چ شکلی وێ سیاسی وێ؟ یعنی کاورایە فەقیر نانە شەوی نییە بیخوات، خزان دیگانە جێگەیە خەریکە ئەکەوێتە نادروسی، پەلامارە ئەسڵحەی ئەدا لە دانەی جمهوری ئیسلامی وەکو سەگ ئەی تۆپێنێ. سیاسی نییە؟ سیاسی نییە؟ ئەی بەکی ئێژن سیاسی؟ من ئائیستە تاریخچەی میلەتم لە ئینقلابی فەڕەنسەوە بۆ تۆ بەحس کرد. بۆ تۆ وتم کەی میلەت معنای پەیا کرد؟ وتم میلەت مەفهومی پەیا کرد کە لە بەرامبەر حکوومەتی زاڵمی غەداری ئینسان کوژی تۆتالیتەری ئەم حکوومەتە وا کەرامەتی ئینسان وردەکە بوێسێت. هەر بە دەستگاهە فکریە خوات ئێژمها، هەر بەم نەزمە جەهانیە ئێژمها، چۆن کاورا سیاسی نەبوو؟ جرمی ئەمەسە داگیسی لە مەرکەزە فەرماندەهیە نیروی ئینتیزامی. جرمی ئەمەسە بەمە محکوم کریاگە. تۆ بەحسە ئتهاماتەکەی، من ئتهام ئەدەم لە تۆ لە کتارانە خەریکی جاکەشیت ڕۆژێ
1 ملیار تمەن بە جاکەشی دەرتێریت 200 جنی قەحبە لە بنەماڵەکەی خۆ دوا لە دەوروبەرتا ئەیاندەی وەکرێ ئەوە ئیتتهامە داگمەنەتەوە بەسەر سابت بوو نازم دەباغ گەوات بوو یا نەبوو کۆرە تۆ ئێژێ بەم زوانەتەکەم کەرانە قسە بکەی ئەم ئێژێ من وەکو مرۆڤ بابا تۆ ئیستە من وەکو کەرێتەک تا قساکەم چون کەری من قبوڵم نییە تۆ مرۆڤی خەباتی خۆی لە ساڵی 2000 بۆتە پێشمەرگەی حیزبی دیموکرات ئایا لە حیزبی دیموکراتیان پرسیوە لەسەر چی گیراوە لەسەر چی دەرکراوە ئەها لەگرا نازمە دەباغ تۆمەتێکی شخستە پاڵە جمهوری ئیسلامی حیزب دموکرات ئیستە لەگرا دەرەکەوێ ئەمانە گشتیان کۆلۆنیەکن ئێژێم کاورا پێشمەرگەی حیزبی دموکرات بووگە حیزبی دموکرات ئێتراف ناکات کە پێشمەرگەی ئەو بووگە ئێژە حیزبی دموکرات دەری کردگە حیزبی دموکرات ئێشێ بێت بێژێ لەسەریشی دەری کردگە ئایا حیزبی دموکرات وت کێسی یعنی ئەم شتێک ئەزانێت حیزبی دموکرات شتێکی بە ئەم وتکە تا ئیستە بە مردمیان نەوتکە دێ ئیستە من لە خەڵکی کوردەوارە پرسم دەنگەکەی برازاکەیمان لێدا دوێکە ئێژێ کەمالە کەریمی بە منی وت بە مامەموی وت با بێتە کورسانی عێراق ئامینە باشە حیزبی دموکرات بۆ ڕووی ناکەی ئەم پیاکتە لەسەر چی دەرکرد بعد لێو دووە ئەگەر تۆ دەرت کرد و جاسوس بوو جەردە بوو دەست بوو بۆ پێتوت بێتۆ بۆ پێتوت کەمالە کەریمی بۆ پێتوت بێتۆ سێ ئیستا لەگرا حیزبی دموکراتێکی جواوە یەکێتی گەواو باتۆ جواوە ئام حشترە باتۆ وەکو حیوان بەرامبەر بە حیوانێکی تر قسە بکەن ئەو وەکو کاوەڕ ئەم وەکو حشتر تەک یەکتریا قسە بکەن ئەمانە ئیستا من فەهمیمە بۆ من لەمانە تێناگەم ئیستا ئەزانم بۆ تێناگەم لێیان ئەمانە دەحفێ وەکو بەشەر قسە ئەکەن دەحفێ وەکو مەسەڵەن نازم قسە ئەکا وەلی عادەتەن وەکو کەر و حیوان قسە ئەکەن ئەم حەتا نێژێ ئیستە من وەکو بەشەر قسە ئەکەم تۆ ئیشی حساوی کەی ئەم وەکو حشتر قسە ئەکا ئەی بۆ من تێناگەم کاگە لەمانە یعنی مچەی هجری دائیمەن وا لەسەرە قسەکردنە وەکو بزن بەڵام وەختێ مچەی هیجری وتی من وەکو مچەی هیجری قساکەم ئەو دەحفە ئیتر ئەچێتە بزنەکە ئەچێتە قاڵە بە ئینسان ئەوەسە تۆ تێناگەی لەمانە ئەمانە هەر وەکو کاوەڕ و مەڕ و بزن و حیوانات فکرەکەنەوە کاورا ئەتوانێت لە 24 ساعتان نیم ساعت بەشەروێت 2 ساعت حشتروێت نیو ساعت قالۆنچەوێت 8 ساعت کەڵەگاوێت مانگاوێت ئەو بۆی تو حاڵی ناوی لەمانە کە گەڕاوەتەوە ئێران چەند ساڵێک مەفرەزەی چەکداریان هەبووە کێشەی هەبوو چەند ساڵێک مەفرەزەی چەکداری هەبوو لەکوێ گەڕاوەتەوە ئێران حیزبی دموکرات دەری کردگە چووگەسۆ ئێران مەفرەزە زانین یانە چی خەڵکی یعنی ئیست بازڕەسی یعنی سەری خیابانی بەستگە هەر کە هات کە ئەسڵحەی داگەسە بەری میلەیەکی درێژی داگەسە بەری گرتگێسی بازڕەسی کردگە مەفرەزە یعنی ئەوە ئەمەی لەکوێ کردگە لە سنە لەکوێ کردگێسی لە سەقز لە بانە لەو جێگەوا تۆ پێژی جەمبوریە ئیسلامی لەوێ کردگێسی هەرکە مەفرەزە دابنێ کارێ خراوێگەکە هەرکە مەفرەزە دابنێت ئێشێ بیگری عەیدامیکەی ئەرێ دەی چۆن ئیستە یەکێتی و چۆن ئیستە پەکەکە و کۆمەڵە و دموکرات مەفرەزان دانیاگە لەسەر سنوور نقطەی مەرزی و تۆ ناڕۆی بیانگری ئیست بازڕسییان دانیاگە کۆڵبەرێ لەوێ ڕاو بێ گومرەکاتی لێبسێنن باشە کۆڵبەرەکە وتی ئێوە چکارن من پوڵتان پێ نادەم کۆڵبەرەکەیان تاڵان کرد تۆ چیەکەی کوشتیان تۆ چیەکەی ئەڕۆی ئەمانەی کە مەفرەزیان دانیاگە ئەیانگری وایان کوژی ئەرێ نازم دەباغ چەند فیلم لە کۆمەڵە و دموکرات بۆ بێرم مەفرەزیان دانیاگە سواڵەکەن لە مردم چەند فیلمە بۆ بێرم تۆ چۆن ناچووی ئەوانە بگری عەیدامیانکەی بۆ ناچی بیگری مەفرەزەی دانیا بوو یەک نەفەر مەفرەزەی دانیا بوو لە ناوێرە لەکوێ مەفرەزەی دانیا بوو کورە حرامزا تۆ نیونەرە حکوومەتە حەلیمی قسە دروست بکە لەکوێ مەفرەزەی دانا بوو
کورە کاکە چوزانم مەفرەزەیە ڕەبایەیە سەیتەرەیە چوزانم بە چیێژن ئەتە برەخەرەک ئیقدامێکی نظامی کردگە جادەی بەستگە لەگەڵ چەکدارەکانی تری سەر بە جمهوری ئیسلامی ئێرانی شکاتی لێکراوە گیرا بووە مەحکوم بووە. ئەمە لەگەڵ چەکدارەکانی جمهوری ئیسلامیش گیراوە ئەم کارەی کردووە تێنەگەیم یعنی ئەرتەشی وگە یعنی سەپاهی وگە یعنی چی بووگە یعنی سپاهی بووگن چووگن مەفرەزایان دانیاگە دەی شۆغڵە سپا مەفرەزە دانیانە یعنی چی تەکە عیدەی نظامی ئیران دەی ئەو نظامیانە بۆ نەگیریاگن چۆن ئەو نظامیانە نەگیریاگن ئەو نظامیانەوە ئەربا بە تۆن گشتیان چۆن نەگیریاگن تۆ معلوماتە لەکوێ تێری لەکوێ دەرەهاوردگە قسەس فڕێدا وە 15 ساڵ زیاترە ئەم پیاوە گیراوە چ بەڵگەنامەیەکەیە لایەنێکی سیاسی بەیانی لەسەر دەرکردنی وەکو ئەندامی خۆی لایەنی خۆی سیاسیەک گیران باشە بەس کاک نازم گرفتەکەوە لایەنێکی سیاسی ئەوەی نەکردووە بەڵام هەندێک بەڵگەی دەنگی هەن لە کەس و کارەکەی تەنانەت هەندێک خەڵکەمانە بەڵگەی دەنگین و بڵاوکراونەتەوە یعنی مەرجنیە وەکو بابەتێکی مەوسوق پشتیان پێ ببەسترێت جام بەستمەوەیە من ئێستا دەمەوێت دیوەکەی تری ئەوەی کە لە لای تۆ هەیە ببینین و خەڵکیش ببیستن بیستم بیرم پیاوێکی ڕاگەیانکاری ڕاستیەکان لەوەدایە تۆ دوو کەست هەیە کەسێکت هەیە شکات دەکا کەسێکی شتەیە بەلبی لە خۆی دەکات تاوان با دەکات لێرە شاهیدی تەرەفی سێ ئەتوانی بیسەلمێنی ئەمە ڕاستە یان ڕاست نییە ئەمانە کۆمەڵێک یعنی قازی ئەتوانێ بیسەلمێنێ منزورت دەمەسە گەمشە تۆ ئیستا وەکو حێسر قساکەی من نافهمم تۆ چێژی تۆ مەسەڵەن دیپلۆماتی ئەم سەرزەمینیتە تۆ ئیستا وەکو ڕاگەیاندن کارێک یعنی چی تۆ ئیستا وەکو ڕاگەیاندن کارێ ئێوە وەکو شتی حەژنۆدانە دەمامەکتان هەز وەکو کەر و قاتر و ڕاگەیاندن کار و وەکو حکوومەت و وەکو ئینسان و وەکو ناسر و ئەکسەری ماوەقیش وەکو کەر قساکەی ئیستا وەکو کەر قساکەی تۆ من حاڵی ناوم تۆ چێژی ئیستا منزورت دەوەسە قازیە بێ حکم با بابەتەوەی کە تۆ مقەسریە ئەوان مقەسرن ئەرێ وڵات تۆ ئەستردا دەکرد و کاورایان کوشت وەلێ بۆ کردیان بۆم کارتانە کرد لەبەرەوەی لاهور لا بوون فشار بێنن بۆ لاهور و پاڤڵ بازیە ئەمە بووە قوربانی تۆ ئەو کارتە کردگە تۆ کردکتە حکوومەتە حەلیم کردگێسی تۆ کردە بازیەکەن بە خەڵکی پرۆژەس ئەوە ئێمە قزاوەتمان کرد لەسەر توڕەهاتە تۆ و لەسەر توڕەهاتە عەلیە جوانمەردیت لە بندەستی پیاوێکدا پەروەردە بوو بن کە ژیانی تاوان و کوشتن و پارەسەندن لە خەڵک بوو بێ ئەمڕۆ ئەو کەسانە کورە گەوا باوک تۆ تەواوە عمرت ژیانت تاوان بوو پارە ئەستاندن لە خەڵکی بوو سرە ڕێگەگرتن لە مەردم بوو ڕەبایە دانان و مەفرەزە دانان بوو بێ شەرەف تۆ ئەچوویتە لادیەکانی مردمەدا بەرگولە دەسە ئەورد بۆ ژینی مردم قاح بە باوک تۆ دزی نەمانەیکەی ئیتلاعاتی بووی سپاهی بووی جەردە بووی نەوتفرۆشی مافیای توخمە حیزی تۆ تەمامە ئەمانە هەی تاوانبارە عەسڵی ئێوەن بە هەر پرنسیبێ لەم دنیا ئەوە من جارێتر دەعوەتە لێ یەکەم تۆ بە کامە چت ئەگیرەی تۆ کەی تۆ مارکسیستی لنینیستی تۆ سەرمایەداری لیبراڵی تۆ دموکراتی تۆ کەی تۆ ئیسلامی تۆ کەی پەرسەک تا من بەو زوانەتەکدا قسە بکەم تۆ کەی مەوزع خۆت مشەخەس کە ناکرێت تۆ بێ مەوزع بیت تۆ کەی تۆ ئیستا تاوان هەڵەدەی ئێژێم کاوران مەفرەزەی دانیاگە تاوانی هەز دەی تۆ خواتیش تاوانباری مەلامەچەیش تاوانبارە گشتان مەفرەزەتان بوو گشتتان سەرە ڕێگەتان لە مەردمە کرد گشتتان وە پوڵم مەردم زندگیتانە کرد گشتتان دەستانە وردە ناوە سفرەی مەردم تۆ ئیستا کۆمەڵە و دموکراتی لەسەر نقطەیە سفرم مەرزیە ڕەبایەیان دانیاگە مەفرەزەیان هەس کۆڵبەر ڕوت ئەکەنۆ مەردم ڕوت ئەکەنۆ پەکەکە لەوێتان ریاگە کاسبی ئەکا خەڵک ڕوتەکاتۆ کۆڵبەری ئەکا گومڕوکاتە سینی گەوا باوکەمانە گشتی تاوانە ئێوە ئەیکەن بەر عەلەیها ئەم میللەتە دەی چۆن مستحق کوشتن نییەی
چون کاورا مەفرەزەی دروست کردگە تاوان نەما جەردەی تو جەردە نییە جەردەی نەکردگە تۆ پیاوی مەردەمە نەکوشتکە کوڕە مەردەمە نەکوشتگە تۆ گەلحۆ ناتوانی قسە بکەیت چۆن نوێنەری حکوومەتی کوردستانی لە تارانە تۆ ئەگەر پیاگو نەکوشکە و دز و جەردە و حیز و گەواو نیەی چۆن لەوێیتە تۆ بە سەوادە دا یەکی قاوی لێ بکا بێرێتی ئەگرا تا بزانم ئەم گەوادە مەبانیە ئەوەڵیەی دیپلۆماسی ئەزانێ یا نایزانێت تا بزانم وەکو ئینسان تەکما قساکە یا وەکو کەر و حەیوان یا وەکو قاتر وەکو هێسر کورە من نافەمە مەمانە کێ نەمانە چۆن ئێمە کوردی نەمانەیشە کوردن ئەوەیە بۆ پارێزگاری لە خۆی دەکا بەڵام شەرنیە قسانە ڕاستی ئەوەی کە ڕاستە ئەوەیە لای حیزبی دیموکراتە ئەوەی ڕاستە ئەوەیە کە لە لای خەڵک جا حیزبی دیموکرات ئەگەر پیاوێ جواوی تۆداتەوە ئەوەی ڕاستە لای حیزبی دیموکراتە باش جواوی تۆداتۆ شەرت نییە و قسانەی ئەیکا ڕاست بێ ئەرێ گەوا باوک تۆ لە ڕووە ئێژی کوردی من بە تۆ ئێژم تۆ تۆخمە حرامزایەکی کەوتکی تۆ معلوم نییە کێی تۆ ئێژیت من ئینسانم وەلێ من بە تۆ ئێژم تۆ لە 24 ساعاتە نیم ساعات بە ناوی ئینسان قساکەی تۆ چون خۆت ئێژیت من ئیستە وەکو ئینسانی قساکەم وەکو ئینسانی قساکەم تۆ ئیدعاکەی دیپلۆماتی من قبوڵم نییە تۆ دیپلۆماتی بێ تا سابتی بکەم پێ دیپلۆمات نییە تۆ ئیدعاکەی مبارزەت بۆ کورد کردگە بێ تا سابتی بکەم لە توولە عمر تا تۆ نەتزانیگە کوردبوون یعنی چی نازانی کوردبوون یعنی چی دەرکی ناکەی نایفەهمیت لە توولە عمرت یەک دەقیقە کورد نەوگی منتیقەی سەقز و بانەیە ئەوەی کە ڕاستە بڕۆن لە خەزوری خۆی بپرسن چۆن ئیخباری کرد و بەگرت ئێمە بڕۆین لە خەزوری بپرسین یا تۆی گەوا باوکی نوێنەری حکوومەتی حەلیم مەشیە بەرگەکانە بە هاوردا ئیمکاناتە هەز پوڵ و هەز قودرەت و هەز دیپلۆماسی هەست بڕوایتە شاکیانە خوسوسی ئەم ئاغا خەڵکە بانە خەڵکە مەریوان خەڵکە سەقزە بە هاوردایە تۆ بچوایتە خەزورەکەی بە هاوردایە مشەخەسەن بیانێرە ئەم قسانەی کە تۆ ئەیکەی تەئیدی کردوە لە پەروەندەی قەزاییەکە بەسەر یۆ سابت بووگە وەسایتی BBC نووساگەسی داگەسێ دەرەوە تۆ حکوومەتە نوێنەرە حکوومەتە حەلیمە کوردستان نازم دەباغ پێسکەن کورە تو لە ناو پێس و بۆ و ڕۆخەڵا و کەسافەتا گەورە بووگی سەنێر شێتی کردگە حەیوان بۆیە تۆ جارجارێ تێتە دەرەوە حەوالێتە دا وەکو ئینسان گەرەکتە قسە بکەی ناتوانی دەباغ شاهدی تێرێتەوە لە خەڵکە منتەقە دەی کوام شاهدە حەقیقیانە کوان کوا تۆ حیزبی دیموکرات بە شاهید ئەگری حیزبی دیموکرات ئێشێ بێ جواوە تۆ باتۆ حیزبی دیموکرات چۆن تۆ تەسدیق ئەکا بەڵام لەو دواوە ئێژێ بەو کوڕە بێ بۆ کوردستانی عێراق ئەمنیت کەمالە کەریمی ئێژێ بێ بۆ عێراق ئەمنیت بۆ مەسئولێتی ئەگرێتەوەدا بۆ کاورا خەڵەتێنی ئێوە ئێشێ بێن جواو بەونەوە بەمانە کۆرە ئەو دایکە مرد تۆ فکرکەی دەرەچی بەدەست ئێمەوە نازم دەباغ بڕوات هەبێ بەو کرماشان و سنە تێپەڕی کاڵدڕ ئەەکەی بەس بزانین کەی تێپەڕیت پرسیارێکت کە دەرێ ڕاست شکاتی لێکراوە گیرا بووە مەحکوم بووە بە ئیعدام و 15 ساڵ زیاترە ئەم پیاوە گیراوە چ بەڵگەنامەیەکەیە لایەنێکی سیاسی بەیانی لەسەر دەرکردنی وەکو ئەندامی خۆی لایەنگیری خۆی سیاسیەک گیران باشە بەس کاک نازم گرفتەکەوە یانێ تێ هەڵدریاک ئەوەی دەوڵەتی ئێرانی دروست نییە کردبێتەوە بە مەبارزی نازانی تۆ باوەڕت بەوە نییە دانێ تاک هەڵەسێ ئەچێ قیامەکا بۆ خۆی دانێ کورد لە ژێرە حاڕانە هەڵەسێت و ئینقلابێکەکا بۆ خۆی تۆ باوەڕت بەوە نییە تۆ ئێشە بێت حتمما بێتەوە حیزی تۆ ئێشە حتمما بێتەوە حیزەکانە دەوروبەر و تۆ تا تۆ بە ڕسمیت بیناسی تۆ کێی بێشەرەف کەم حەقە بەی یام حەقە نەدەی تۆ کێی تۆ حرامزای کوێی کە تۆ حەق ئەدەی بە مەردەم ئینقلابی وێ یا ئینقلابی نەوێت یعنی تۆ قاچە خستە ناوی یەکێتیەوی تۆ سیاسی کەر و قاتر دەحفە بێژی من وەکو مرۆڤێک ئیستە قسە ئەەکەم
ما بقي دەفعات وەکو حشتر قسە بکەی ئەوێ تۆ سیاسی ئەم مردمی ئێمە ئێشێ بێن لە ئێوە ئیجازە بگرن لە بەرامبەری زوڵما شەڕ بکەن قیام بکەن دفاعکەن لە خۆیان لە کەرامەتە ئینسانیان بێ تۆ چەکدارە تۆ پوفیوز ئەرێ بێ تۆ چەکدارە مەچە بێ تۆ پەققا بیوەن هەڵیگرن بیوەن لە لیبی بیدەنەوە کوشت بیوەن کوڕە سنەی هەڵگرن بیوەن لە ڕۆحا بیدەنەوە کوشت ئەرێ دوای 4 ساڵ جنازەکەی بەحسکەن هیچ لایەنێکی ئێوە سیاسین تەواوی لایەنەکانە کۆکە ئەوە پەیمانی حەیدەری لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ تەحەدای دانە بەدانەتانەکە بڕۆن حەچی گەواتانە کۆیکەن بێرنی ئەوە تریبونە ئێوە ئەوە تریبونە ئێمە تا بزانم تۆ ئەسڵەن زانی سیاسەت یعنی چی حەیوان قاتر ئەزانی سیاسەت یعنی چی تۆ دوو کەلەمە کوردیە توانی قسە بکەی دوو کەلەمە توانی قسە بکەی ئشتبایەتیان نەکەی غەڵەت نێژی مشە نەیە کەس حاڵی بێت چێژی تۆ نا بچۆ عەبە و جالانە بێرە بچۆ حیزە دموکراتە بێرە بچۆ کۆمەڵە بێرە بچۆ پارتی بێرە کورە بچۆ بەچکە حقوق بگیرەکانتان بێرە بە ناوی ڕووناک بیر بچۆ ئەوانە بێرە بچۆ بێریان سیاسی نەبوو لایەنێکی سیاسی نەیگرتگەسە ئەستۆ سیاسی لایەنێکی سیاسی ئەوەی نەکردووە بەڵام هەندێک بەڵگی دەنگی هەن لە کەس و کارەکەی تەنانەت هەندێک خەڵکەمانە بەڵگی دەنگین و بڵاو کراونەتەوە یعنی مەرجنیەوە بابەتێکی مۆسە پشتیان پێ ببەسترێت جام بەستمەوەیە من ئێستا دەمەوێت دیوەکەی تری ئەوەی کە لە لای تۆ هەیە ببینی خەڵکیش بیستم بیرم پیاوێکی ڕاگەیانکاری ڕاستیەکان لەوەدایە تۆ دوو کەست هەیە کەسێکت هەیە ستا دەکا کەسێکی شتەیە بەرگری لە خۆی دەکات تاوا بادن لێرە شاهیدی تەرەفی سێ ئەتوانی بیسەلمێنی ئەمە ڕاستە یان ڕاست نییە ئەمانە کۆمەڵی خەڵک لە بندەستی پیاوێکدا پەروەردە بوو بن کە ژیانی تاوان و کوشتن و پارەسەندن لە خەڵک بوو بێ ئەمڕۆ ئەو کەسانە قابلی ئەوەیە بۆ پارێزگاری لە خۆی دەکا بەڵام شەرنیە قسانە ڕە ئایانە قسەی خانەوادەکەی باتڵ ئەکاتەوە تەوەجۆت کرد ئەمە ئێژێت مستەفا سەلیمی بە جەردەی پوڵی دەرهاورگە و ئەو مناڵانێ بەو پوڵە گەورە بووگن ئەی مناڵەکانە تۆ بە کامە پوڵ گەورە بووگن بە کامە پوڵ تۆ باوەڕت هەست بەمە شاهدی ئەوان تەواو نییە تۆ بە پوڵە گەوادی گەورە بووگن مناڵەکانی تۆ گەوادی حد بەڕاستی گەوادی سەرزەمین فرۆشی خاک فروشی ڕۆح فروشی کەرامەت فروشی تو دزی تۆ حیز لە حیزی لە دزی لە کەرکەری لە قاتری لە جەردەی مناڵەکانی تۆ چین بە شەرن مناڵەکانی تۆ چین ئەوەیە لای حیزبی دیموکراتە ئەوەی ڕاستە ئەوەیە کە لە لای خەڵک و دانیشتوان و هاوڵاتیانی بە شەرەفی منطقەی هەر کەس لە تۆ حیمایەت بکات بە شەرەفە وەلی هەرکە قسە بە تۆ بکا بێ شەرەفە دەی گەوات بڕۆ لەو بە شەرەفانەی کە لە تۆ حمایەتەکەن لە سەقز و لە بۆکانە بێرە دایانێ لەو تەلەڤیزیۆنە حیزە دایانێ بڕۆ ئەوانەی وا لە مستەفا سەلیمی شکاتیانەس بڕۆ بایان کە فەرشی بردگن پەزی بردگن ژنی بردگن تەجاوزی پێکردن کورە تۆ بە مەلایەن مەلەف لەسەر گەوادی تێتە دەرکەک ئەگەزێ بۆت مهمە تۆ وەکو کەر قسەکەی لە ناوە تەلەڤیزیۆنا بە ناوی نوێنەری حەلیم بۆت مهمە کەسەز یەخە بە تۆ بگرێ بێژێ گەوا تۆ کێی تۆ لەکوێ گەورە بووگی تۆ کەی مەدارەجە تەیە مەدارەجە بەشەریەتە کردگە بەشەر هەی تۆ کورە کاکە خۆتو نافەهمی لەمانە ئینسان سەری ئەماسێت ئەمە چۆن ئەتوانێنە ناوی ئەو جامعە زندگی بکە چۆن ئەتوانێ بە ناوی نوێنەری مردمێک نوێنەری حکوومەتێک بێ لە جێگەیەکە ئەمە چۆن ئەتوانێ ئەم کارە بکە چۆن ئەو جامعە پیاگیتیانیت بەر بەمە بگرێ چۆن یەک نەفەر هەڵاسی بێژەمە چه تەرزی قسەکردنە کورە کەس لە تۆ حاڵی ناوێت و خەریکی چێژیت زوبانەیە ئەوەی کە ڕاستە بڕۆن لە خەزوری خۆی بپرسن چۆن ئیخباری کرد و بەگرتیدا وە لە کوێن دەرێ بەگرتی ئەوەی کە ڕاستە بڕۆن لە خەزوورەکەی بپرسن کاکە یەکێ کوردێ بە من بێژی ئەمە یعنی چی ئەوەی کە ڕاستە بڕۆن کە لە خەزوورەکەی بپرسن
یعنی چی؟ من بڕۆم لە خەزوورەکەی پرسم تۆ متتەهەمی بە بێشەرەفی تۆ وایتە ژێرە کورە تۆ جوایتە ژێرە تاوان ئەو وەهمە فرۆشتەکتە ئێمە گشتمان کوردنی من ئێژم تۆ کوردنیی تۆ قبولی کە کوردنی ئەو جا من و تۆ سەنگە خۆمان تەک یەکتریا ئەکەنین تۆ کوردنیی من ئیستا بچم تاوان بار بدۆزمۆ یا تۆ ئیشێ بچی کاورا بێریت ڕاستی لەوێدایە بچن لە خەزووری بپرسن کورە حەیوان ئاخر براکەم تۆ نوێنەرە حکوومەتە پێێژن دیپلۆمات ڕاستی لەوێدایە بڕۆین لە خەزووری بپرسین من بڕۆم بپرسم باوکم بڕوا بپرسێ دانە بەدانە خەڵکی کوردستان هەڵسێ بڕوا با لە دەرگای ماڵی خەزووری کاکە مستەفا تۆ وایتە جێگە ئیتامە تۆ ئێژی باکوور باشوور ڕۆژ هەڵات قباتێ کوردایەتی تۆ ئێژی ئیستا وایتە ژێری ئیتامە پیاک فرۆشی گەوادی خۆفرۆشی ئینسان فرۆشی جنازە فرۆشی تۆ گەوادی ئیستا وایتە ژێری ئەوەی تامە بێ خۆتی لە ژێر دەرکە بێت دەریکە وەڵا ڕاستی لەوێدایە بێ بڕۆن لە خەزوورەکەین بپرسن کورە تۆ شێتەکەی بەرماڵی ئەمەش قسەوا ناکە تۆ ناوی خۆت ئەنێ حکوومەت من بڕۆم لە خەزووری بپرسم تۆ متتەهمی بە گەوادی من بڕۆم لە خەزووری بپرسم ئەمە دیپلۆماتەکانەها دیپلۆمات بۆچی خباری کردووە ئەوە تۆزێ ڕوون نەبوو کاک نازم تۆمەکەی چی بوو بە چ تۆمەیەک حکم دراوە و گیراوە بەڵێ بە چ تۆمەیەک گیراوە یان حکم دراوە ڕاست لە تۆمەکە کۆمەڵێکشی تێدا یەک لەوانەیە کە تێدا دەرێ منتەوی بووە بۆ حیزبێکی ئێرانی کوردی ئێران بە حیزبی دموکراتە یەکێ لە ئیتهاماتەکەی ئەوە بووگە کە ئەندامی حیزبی دموکرات بووگە دە ئێستا حیزبی دموکراتیش وەکو نازم وەکو ئەو کوڕە مستحقی کوشتنە مەفرەزەی هەزوو دزوو چەردەسوو چەتەسوو پولی تاڵان ئەخوات و پولی سپای پاسداران ئەخوات و تۆ ئەڕۆی بیان کوژی تۆ ئەڕۆی حیزبی دموکرات بکوژی یانە بەڵام خۆ ئەوە نەشاردراوەتە من خۆشم باسم کرد 2 ساڵ بۆ 3 ساڵ لای حیزبی دموکرات بە گرتویانە با بڕۆ لە گزارشەکانی خۆیان 12 کەس شکاتی لێکردووە لە دادگاکانی حیزبی دموکرات کە 12 کەس شکاتی لێ کردووە لە دادگاکانی حیزبی دموکرات حیزبی دموکرات حکوومەتە حیزبی دموکرات چوارتی هەڵدریایی ناوی کۆیەن دادگای هەسمەگەر قازی هەسمەگەر دەستگاهە قەزای هەسمەگەر بڕۆن بپرسن لە حیزبی بڕۆ ئێستا بڕۆین دەری ماڵی حیزبی دموکرات ئەوە دەفە بڕۆین بپرسین لە دەستگاهە قەزای حیزبی دموکرات 12 نەفەر ئیمامی زەمانن ئیمامان شیعەن 12 نەفەر کێنم 12 نەفەرە و ئێوە عادەتتان کردگە بەرم ڕقەمە شیعانە 12 نەفەر حیزبی دموکرات چی پێیان کردگە دەستی بۆیان بردگە پای بردگە بۆیان ئێمە ئێستا بڕۆین لە حیزبی دموکرات پرسین ئێمە بڕۆین یەخە بە مچە بگرین بە حەسەنزادە بگرین بێژین ئادەی بێزەحمەت و سیستەمە قەزاییتان بکەنەوە وەزیرە دادگستەریتان بێرن و دا پەروەندەی ئەم کاورا ڕوو بکەن و ئادەی ئێمە بڕۆین لە حیزبی دموکرات پرسین نازم لە باغ لە دادگاکانی حیزبی دموکرات بابا ئێوە خۆتان قەزاوەتکەن واقعەن زوان ناکێشی چۆن بەحسە ئەمانە بکەی کورە کاورایە ژێ پێیان مێژت جمێنیان پێمەدە کاکە ئەم زوانە ناکێشی زوان ناکێشی وەسفە حماقەتە ئەمانە بکە وەسفە خیانەتە ئەمانە بکە وەسفە درۆزنی بێبنەمایی کورە حوشتر لە ئەم ئەرزشمەندترە وا دەحفە وەکو ئینسان قساکە من وەکو مرۆڤێ و چۆن تەسلیم بە کۆماری ئیسلامی ئێرانی بۆتەوە دوای چۆن مەفرەزەی دروست کردیە دوای چۆن پازداری کوشتووە سەرهەنجی کوشتووە تەبعەن لە ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە یەکتا کەویست دەی بۆ مەفرەزەی دروست کردیە و خۆی کوشتیە و بعد پازداری کوشتیە و سەرهەنگی کوشتیە خراوی کردیە سەرهەنگی کوشتیە دزی بکە کاورا دزی بکە چێ لە کەڵانتەری دزیەکە کاورا بێت دزی بکە ڕۆعادا لە ساختمانە ئاسایشە سلێمانی سەرهەنگی کوشتیە دێتۆ بە پێت ناخۆشە سەرهەنگی کوشتیە تۆ چەندانە سەرهەنگی حیزبی بەحسە کوشتیە تۆ کەیسە بگرن هەڵە کێشن کاورای تێ هەڵدریاک
ئەمە نوێنەرە حکوومەتە حەلیمە کوردەوار بوو کوردستان بوو دوای کۆماری ئیسلامی هێنانیشە پیاوێکی داواکار بە دوای کۆکتە بیگرێت باشە ئەمە لەگەڵ ئەوانی زۆر باشە ئەمە بۆ ئێمە لەگەڵ ئەوە نین هیچ کەسێ بەناوە سیاست ئێعدام بکرێ ئێمە معلوم نیە ئێمە چین بەڵام لەگەڵ تاوانبارە هەین ئەمانە ئێشێ بێن مشەخەسی بکەن تاوان چییە سیاست چییە هەر لەم ئەدەبیاتی خۆیانە تا ئێمە بزانین تاوانبارە ئەسڵی ئەمانەن یا مردمە ئەمانە بووگن بە ڕەحبەرانە مردمە کورد خەڵکی کوردەوار خەڵکی کوردستانی داگیرکراو لەلایەن عێراقیش ئەمانە ڕەحبەرینیان تەلەڤیزیۆنەکان ئەمانە ئەکا بە زێهنیان بۆیە خەڵک ئەقڵی ناکێشێ خەڵک نازانێت چۆن لە بەرامبەری ئەمانە هەڵس و کەوتکە خەڵک نازانێت ئێشێ لە بەرامبەری ئەمانە قیام کە نازانێ ئەمانە کوشتنیان خوێنیان مباحە تاوانبارن بە بەشەریەت تاوانبارن بە کوردیەت کاورا ئیدعاکە لەسەر ساختەچێتی لەسەر دروزنی ئیدعاکە بۆ مردمە کورد قیامی کردن نازانێ کورد کێس ئەو هەنووز ئینسان نییە دەحفە وەکو ئینسان قسەکە دەحفێت وەکو نەمایەندەی حکوومەت قسەکە وەکو دەحفێ وەکو حکوومەت قسەکە ما بەقی دەفعاتی تر کەر و حەیوان و قاتر و قالۆنجۆ ئەمانە سەر ئەمانە هاتکە ئەو کوڕە فاسدکە ئەو کوڕە ئینقلابیە ئەزانی ئەمانە گەلێکیانە چی کاکە موستەفا نابوودکەن ئیقدامی ئینقلابی کاک موستەفا هیچ کوردێ بۆی نییە خۆی بە تەنیایی بڕوابالە ئەو کەسەی وازۆڵمی لێیەکە ئێشێ لە کاناڵە ئەمانە بچێ بەڵام نازم دەباق گوێ بگرە ئەوە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و یەکێتی وەپارتی گوێ بگرن لەگرا حکومیدا خوێنی دانە بە دانەی ئێوە حەڵاڵە واجبە سەرشانە هەر تاکێکی کووردە هەر قارەمانێکە لە هەر کوێ دیتانی بتان تۆپێنێت شەهیدە ئێمەس ڕێزی ئەگرین ئەی خەینە سەرسەرمان وەسعیەکەی نمونونەکانیان زۆرکەین تۆ لە دادگای حازر بووە تا من سابتی بکەم تۆ تاوانباری حازر بووە تا حکومەکەت نێژی غەدری کرد حکومەکە بەسەرمان و فرە نەبوو حکومەکە درۆ بوو نا تۆ لە دادگای حازر بە تا من سابتی بکەم تۆ نە کوردی نە مبارزاتە کوردیت کردگە نە بەشەری نە ئەخلاقە هەست تاوانبارە ئەکبەر تۆی تۆ ڕەحبەرەکانە ئەندامەکانە بێریان تۆ جێگەی دروست کە تا ئێمە دانیشین بە قەزاوەتکردن و کارنامەی ئێوە بەڕەسیکەین حکم بین لەسەرتان وەکو ئێوە چۆن حکومەدەن لەسەر مردم ئێمەش حکم بین لەسەر ئێوە تۆ نوێنە لە حکوومەتێکی ناتوانانی کوردی قسە بکەی دوو تیر بە ئامانجێ ناگەیەنی هەمووی وشەکانی ناوی مێشکە نابێ بە 200 وشە داد نێم ناتوانانی زیاتر لە 200 وشە قسە بکەی تۆ چۆن ئەقڵ هەست بۆیە جارجە تۆ فقط جارجارێ نیم سەعات بە ئەندازەی 200 وشەکە کە ئەیزانی ئینسانی ما بەقیەی کاتەکان عشتری کەری حەیوانی خۆت ئێژی من وەکو ئینسانی تەوەجۆکەن ئەمە حاڵ و حەکایەتە ئەمانەسە من مادام جەریانەکە وای پێهات ئێشێ دانیشم لەسەر اتفاقاتێکە لەم کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق ئەکەوێت دیبەیت لەسەر ئەمانە و کارکردیان و چۆنیتی دروستبوونیان و ئەوەی کە خەریکی چین و خەریکن ئەم کوردەوارە بەرەو کوێ ئەوەن دروستکەم شەرت بێ ڕۆڵەی واتان لێ هەڵسێ شەرت بێ ڕۆڵەی واتان لێ هەڵسێ لەو سلێمانیا بە دوای سەیارە بتان کێشێ ئەوە خەڵکە نازانێەوە خەریکی چین ئەو خەڵکە نافەهمێ
من گۆرانێکی غنایم لە ئەوڵۆ لێدا وتم تۆ ئێشێ عاشق بی تا ئەم گۆرانیە بفەهمی تۆ ئێشێ سلوکێکە کردوێ لە وادیە عشقا تا بفەهمی کاورا محاولە ئەکا زوان دەربێرێت ئەم فراق ئەم فرقەتە ئەم کەششە ئەم تەمەنا زوان دەربێرێت تۆ کورد نەوتی تۆ ئەگەر کورد بوایە وەکو ئێمە زوانت دەرەهاورد زوانت لە ئازار و ئەگەڕیا زامەکانت دەمی ئەکرد و قسەی ئەکرد تێگەی یەک سانیە لە زیندگی تا کورد نەوگی نەبزانی لە کوردیانی چی دایەوە خۆش